بەناوی خوای گەورە و میێرەبان بینەرانی عەزیز ئەم کاتتان باش ئاسوودە و کامران و بەختەوەر بن لەگەڵ هاوکارانم لە پەیام لە پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژ لە خزمەتتان نابین مێ دەکەین تا کۆتایی پرۆگرام لەگەڵ بێن. بەناوی خۆی گەورە سڵاوی خواتان لەبێ بینەرانی خۆشەویست لە هەر شوێنێکەوە بینەرمان هیوادارین کە ئەمڕۆ هەموو ڕۆژێکتان باش بێت و بە تایبەتی ئەمڕۆ هیوای دەروونێکی تەندروستان بۆ دەخوازم لەبەرەوەی ڕۆژی جیهانی دەرونیە و تەوەری یەکەمی ئەم ڕۆژمان لەسەر ئەو بابەتە دەبێت کۆمەڵە بورگە بابەتمان بۆ ئامادە کردوون لەو بورگانەی کە ئەمڕۆ ئامادە کراوە یەکەممان تایبەتە بۆی کە مرۆڤ چۆن ئاسوودەی دەرونی بەدەست بهێنرێت و ئەو شتانە چین کە دەبنا هۆی ئاسوودەی دەرونی و پێویستە خۆمان لە چی بپارێزین و کۆمەڵێک ئامۆژگاری و گفتوگۆ دەکەین سەبارەت بە بابەتەکە و دڵنیام کە ئێوەش سوودێکی باشی لە دەبینن ئەگەر بێت و لەگەڵمانە بینەری تەوەرەکە بن. وڵای زان لە بەشی دوایین پرۆگرامەکەمان باس لە کاریگەریە خراپەکانی بێکاری دەکەین لە هەرێمی کوردستان وەروەها ئەو کاریگەریانەی لەسەر تاکەکانی کۆمەلگا دروستە بێ شارەزایەکی ئابووری شرۆڤەی و بابەتەمان لەگەڵ دەکات. وەک هاوکاریشمان ماژە پێکرد کۆمەڵێک وەرگەی جیاواز و وەروە ڤیتیمان بۆ ئامادە کردوین دەستپێکیش دەچینە لای پێشبینیەکانی کەشوهەوا و بەرزی و نزمی پلەکانی گەرما لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان. خۆشەویستان واک لە سەرەتای بەرنامەش ئاماژەمان پێدا کە ئەمڕۆ ڕۆژی جیهانی دەرون دروستیە بێگومان دانانی ئەم ڕۆژانە و دیاریکردنی ڕۆژێکی جیهانی بۆ کۆمەڵێک بابەت بۆ دەرخستنی گرنگیەکێتی کە ئەم بابەتە تا چەندێک گرنگە و پێویستەکە کە لە هەموو جیهاندا گرنگی پێ بدرێ و کۆمەڵێک چالاکی ڕەنگە لە زۆربەی جیهاندا ساز بکرێت و ئەمەش ئەوە دەگەێنێ کە ئێمە پێویست دەکات بزانین دەرونێکی تەندروست چییە و مرۆڤی تەندروست چۆنە کۆمەڵێک بابەت و گفتوگۆ دەکەین سەبارەت بەم بابەتە لە ڕۆژی جیهانی دەرون دروستیا بە میوانداری پسپۆڕێکی نەخۆشە دەرونیەکان ئەویش زۆر بەڕێز دکتۆر هەژار معروفە دکتۆر گیان سپاس بۆ ئامادەبوون لە پەیام ڕۆژ خۆشحاڵ بووین. منیش سپاسیەوە. خێرێک کاکتۆر. دکتۆر دەرون دروستی چییە یاخود بە شێوازێکی تریش دەتوانین بڵین مرۆڤی دەرون دروست کێ؟ بەڵێ خۆی بێگومان ئەم ڕۆژە بۆ ئەوەیە کە خەڵکی جیهان بیرخرێتەوە کە تەندروستی مرۆڤ تەنیا تەندروستی جەستەیی نییە وەکو ئەوەی کە بێگومان ئێمە جەستەمان پێگاتووە لە کۆمەڵێ ئەندام بەڵکو تەندروستی دەرونیش گرنگە بەتایبەتی تەندروستی دەرونی بۆچی گرنگە و چییە؟ ئەوەیە کە لە ڕاستیە مرۆڤ یعنی هەمیشە بە لایەنی دەرونی ئامادەیە یعنی ئەوە نییە بڵێ لە هەندێک مووقفە ئامادە بێ لە شوێنیشکە ئامادە نەبێ و ئەگەر ئینسان یعنی جۆرێک لە ناڕەحەتی دەرونی هەبێ ئینسان بە چاو نایبینێ بەڵام ئەگەر یەکێ بۆ نمونە نەخۆشیێکی جەستەیی هەبێ کێشەیەکی جەستەیی هەبێ زۆر جار هەستی پێکەی کابرا مەسەلا تەنگە نەفەسە
شوێنێکی ئاوساوە شوێنێکی شکاوە پێستی نەخۆشیێکی ئەی بینی بەڵاموانەی کە ناڕەحەتی دەرونی قورسیان هەیە یعنی لە ناخی خۆیانایەنە تۆ نایبینی لەبەرەوە زۆر گرنگە کە دەوروبەر خێزان بە تایبەتی هاوڕێ ئەوانەی کە لە دەوروبەری ئەو کەسن ینی تێبگەن لەو کەسە و هەوڵ بن ئەو کەسە بتوانێت خۆی دەربڕێ ینی باسی باری خۆی بکە باسی وەزعی خۆی بکە بۆی ئەوانی شتێ بگەن کە بۆ نمونە بۆچی کەسەکە ماوەیە کە دەرناکەوێ وەڵامی تەلەفۆن نایەتەوە نایەتە دەرێ ئیشی باش بۆ ناکرێ خاوەنکار لێ نەکا بە هەرا بڵێ چۆنە خۆ تۆ ساغ و سەلیمی وەنیە چونکە ساغ و سەلیمی لای خۆمان تەنیا هینی یعنی کەسەکە بەستی ساغ و سەلیمی جەستەییە بەڵام بێگومان وەکوت ینی تەندروستی دەرونی بە هەمان شێوە گرنگە وەکو تەندروستی جەستەیی وە لە ڕاستیە پێشمەرجێکی زۆر گرنگیشە بۆ ئەوەی ئینسان بتوانێت تەندروستی باش بێ تەندروستی جەستەییشی باش بێ و لە ژیانە بتوانێ ئیش بکە و دەوری خۆی ببینێ. دکتۆر هەر وەکو پەیامێک لە ڕۆژی جیهانیە لە ڕۆژیانی دەرونیە ئێستاکە لە هەرێمی کوردستان بەڕێز وەکو پسپۆڕێک توانین بڵین هێشتا کۆمەڵگای کوردی زۆر ئاشنا نییە بە نەخۆشیە دەرونیەکان یاوە خۆت گرنگی نادا گرنگی ئەدا بە لایانی دەرونی خۆی ینی بە بەراورد لەگەڵ ساڵەکانی پێشوە ینی وردە خەڵکی ئێمەش خەریکە فێریەوە بێ کە ئەسڵەن لە وشەی دەرونی نەترسێ چکە زۆر کەسی هەر لێ ترسێ لە وشەی دەرونی ئەترسێ و تەنانەت هەندێک هەیە کە ینی هەر ڕقی لە وشەی دەرونیە هەر ناوێ بیبیسێ ئێستا بەڕێی من وردە خەریکە باشە بێ بەڵام لە ڕاستیە هەر زۆر هێواشە ئەگەر بەراوردی کوردستانی خۆمان بکەین لەگەڵ وڵاتانی ئەوروپی وڵاتانی تر ئێمە زۆر لە دواوین لەو لایەنەوە چکە لە وڵاتانی ئەوروپی بەڕاستی ئەمریکا و یابان وڵاتە پێشکەوتەکان بە هیچ جۆرێ عیب نییە کە کەسێک بڵێ چوون بۆ لای دکتۆری دەرونی و بە هیچ جۆرێک ئەو کەسە خۆی بەکەم نازانێ و ئەو وشە ناشرینی کە بەداخەوە ئێستا زۆر جار لە کۆمەڵی ئێمە بەکارهێنرێکەیە کە خزمێک دۆستێکی دڵسۆزی کەسێک کە کێشە و ناڕەحەتی دەرونی زۆری هەیە کە پێڵێ بابوو بم بۆ لای دکتۆری دەرونی یەکسەر زۆرتر بۆ وەڵامەتەوەڵێ خۆم شێت نیم بۆچی ئەم بێ بۆ لای دکتۆری دەرونی وە زۆر جار تووڕەژە بێ کەسەکە لەبەر ئەوە بەڵێ لە کوردستانە هێشتا ئێمە زۆر لە دواوین لە هەستیاربوونمان بەرامبەر بە کێشە دەرونیەکان هێشتا لە دواوین. دکتۆرمێ زۆر جەخت کەمە سەر ئەوەی کە بڕاستی مرۆڤی دەرون تەندروست کێیە ینی بەمانای ئەوە دێتکەیتر من هیچ کێشێکم نەبێ هیچ نەخۆشیێکم نەبێ هیچ هەست بە قەلەقی و بێتاقەتیە نەکەم ئایا بەمە دەوترێت کەسێکی دەرون تەندروست؟ نەخێر ینی لە ڕاستیە ئەتوانین بڵێن مرۆڤێکە لە ڕووی تەندروستی دەرونی و باش بێ بە هیچ جۆرە بە واتایە نییەکە و کەسەیتر هیچ کێشەیەکی نییە هیچ تۆزە هەندێک جار کەم خەو نییە ئەنی بۆ هەیە ئینسان دەرون دروستیش بێ بەڵام هەندێک جار گرش بێ بگرێت لە هەندێک هەڵوێستا لە هەندێک شوێنە لە هەندێک کاتە تۆزێ هەڵ بچێت تۆزێت و ڕەبێت تۆزێ دەنگ بەرزکاتەوە کەم خەو بێ نانی کەم بۆ بخورێ گرش بێ نەتوانێت ئیسراحەت کە ئەمانە هەمووی پەیوەندی بە ژیانی ڕۆژانەوە هەیە پەیوەندی بە سترێسەوە هەیە بە پەیوەندی بە و پەستان و گوشینە دەرونیە هەیە کە لەسەر ئینسانی کوردە بە تایبەتی ئەمڕۆ اینجا یعنی کێ کەسی دەرون دروست لە ڕاستیە ئینسان بابەتێک هەیە کە زۆر گرنگە ئەویش ئەوەیە ئایا ئێمە لە ژیانی ڕۆژانەمانە ئەو ئەرک و فەرمانانەی کە لەسەرمانە بەجێ ئەگەیێنین تاوان ئەرک و فەرمانەکان زۆر بەگشتی ئەگەر دابەشیکەن ئەندی ئەرک و فەرمان هەیە پەیوەندی بە ئیش و کارمانەوە هەیە پەیوەندی بە پیشەکەمانەوە هەیە ئایا ئەیکەینەوە ئیش و کارانەمان بۆ نمونە بۆ یەکێک کە خوێندکارە ئایا ئەچێ بۆ مەکتەب بە ڕێک و پێکی ئەخوێنێ فێر ئەبێ سەعی ئەکا مەزبوطە لە ئیشەکەیە ئەمە ئیش و کارێتی ئەمە گرنگە گەرێکێک بەڕاستی تەندروستی دەرونی باش بێ ئەمە ئەکا و هەروایتر بڕۆبەوە کەسێکە کارمەندە کەسێکە ئیشەکە کرێکارە خێزانی هەیە ژن و مناڵی هەیە یا کەسێکە بەرپرسیارەتی هەیە هی خێزانێک ینی کەسی دەرون دروست لە ڕاستی ئابێ ئەمانە هەموو بتوانێت بیکە بە شێوەیەکی باش بیکە و دەوروبەر گلەییان لێ نەبێ بەڵام پێچوانەکەشی لە ڕاستی ئەگەر کەسێک نەخۆشیێکی دەرونی زۆر قورسی هەبێ
زۆر قورسی هەبێ بە تایبەتی وە چارەسەر نەکرابێ و کەس ئاوڕی لێ نەیابێتەوە و خۆشی بڕای بەوە نەبێ کە نەخۆشی دەرونیە لە هەموو ئەم بوارانی کە پەیوەندی بە ژیانی ڕۆژانەیە ئەو کەسەوە هەیە سەرکەوتوو نییە کێشەی زۆرە دەوروبەر ناڕازین یعنی بەردەوام نائارامە ناهاوسەنگە هەرچەنە کە تۆ کەسەکە سەیریەکەی لە ڕووی جستەیەوە ساغ و سەلیم و قۆز و ڕێکوپێک و چلی جوان لە بەرەکەوانە بەڵام ئەوە دیکۆرەکەیە گرنگ پشتەوەی ئەوەیە ئەو کەسە لە ناخیا چۆنە لە بیرکردنەوەکانی چۆنە ڕێی خەڵک چۆنە لەسەری ئەوە زۆر گرنگە هەندێکەسێ ینی خۆی ناناسێ خۆی زۆر بە سەرکەوتوو بە گرنگ و بەوە ئەزانێ بەڵام بێگومان لە ڕاستیە ئەگەر بڕۆی لە کەسوکارەکەی پرسی لە دەوروبەرەکەی پرسی بە هیچ جۆرێوانیە کەوا بوو ینی ئایا ئەو کەسە یعنی دەرون دروست ئەو کەسەیە کە ئایا هەموو ئەو ئەرک و فرمانانی کە لە ژیانی ڕۆژانایەتی ئایا ئەتوانێت بەجێ بگەێنێ و ئایا دەوروبەر بەوە ئەزانن و اعترافی پێکەن ئەمە بەڕێی من بەشێکی گرنگە بەشێکی گرنگی تریش ئەوەیە بەڕاستی ئەوە ناحەی پیشەیی لە ینی کۆمەڵایەتیەوە ینی ئایا ئینسان لە ناو خێزانەکەی خۆیان چۆنە هەڵوێستی چۆنە چ دەورێک ئەبینێ لە ناو خێزانەکە ئایا دەورێکی ئاژاوە و شەڕ و هەرا و بەردەوام ناڕازی بوون و دەنگ و توند و تیژیە یا بە پێچەوانەوە کەسێکی هاوسەنگە و ئەوێ ئاشتی کۆمەڵایەتی دروستکە لە ناو خێزانەکە و هەروەها لەگەڵ دەوروبەرە اینجا تۆ بڕۆ فراوانی کە بازنەکە ینی دراوسەکان خزم و کەسوکار گەڕەکەکە ئەمانە هەمووی لایەنە کۆمەڵایەتەکەیە کە بە ئینسانێکی دەرون دروست بەڕاستی بێت لە لایەنی کۆمەڵایەتیشەوە ینی گونجاو و دروست و سەرکەوتوو بێ چونکە ینی خۆ بۆی هەیە یەکێک لە لایەنی پیشەییەوە زۆر سەرکەوتوو بێ ملیۆنێر بێ زۆر سەرکەوتوو بەڵام لە لایەنی کۆمەڵایەتیەوە وێرانە بێت دائم لە شەڕابێ دائم لە گرژی و ناڕەحەتی و هەرابێ دەوروبەر هەتەنان خێزانەکەی خۆشی لێ ناڕازی بن ڕاست ئێمۆسعی مادیبان باشە و لە قەسران و شوێنوان خۆشە بەڵام وەرە ژیانی کۆمەڵایەتی ناوەمان سیرکە وەتا بێگومان پێچەوانەکەشی ڕاستە ینی خێزان هەیە ینی لە ڕووی ئابووریەوە لە چینی ناوەڕاستە یا بگرە خوارد چینی ناوەڕاستە بەڵام ژیانێکی ئارامی هاوسەنگ خۆش لەگەڵ یەکتریا بەسەرەوە بن کەوا بوو لایەنی کۆمەڵایەتیش بەڕێی من گرنگە لایەنی سێم ئەتوانین بڵێن لایەنی تاکگەراییە ئەو کەسە خۆی لە قوڵایی دڵی خۆیان خۆی چۆنە خۆی بیر لە خۆی چۆن نەکاتەوە و ئایا ئەوەی کە پێی ئەڵێن خۆشیەکانی ژیان ئایا چێژ ئەبینێ لە خۆشیەکانی ژیان هەست بەوە ئەکا کە ژیانی خۆشە و سەرکەوتووە و لە وەسعی خۆی ڕازیە چکە بەڕاستی خۆ ئینسان یعنی با سەرکەوتوو بێ لەو بوارانەی کە باسم کرد ینی بۆ خەڵک باش بێ لەگەڵ پیشەکە باش بێ بەڵام ئەی بۆ خۆی چۆنە خۆش گرنگە یعنی ئینسانێکە یعنی خۆشی ئاسوودە بێ خۆشی بەختەوەر بێ خۆشی لە ژیانی خۆی ڕازی بێ بێگومان یعنی هەندێک کەس هەیە لەگەڵەوەی لەو دوولایانەی ترا سەرکەوتووە بەڵام خۆی بێتاقەتە خۆی بەردەوام غەمبارە نیگەرانە ترسی هەیە نائارامە لە ژیانی خۆی ناڕازیە کەوا بوو یعنی تەندروستی دەرونی لە یەک شتا نابینرێ ینی ئەبێ هەموو ئەو لایەنانە بگرە لایەنی تری زۆریش هەیە هەر لە لایەنەوەی کەوتم تاگەرایی کەسەکە خۆی لایەنی ویژدانی چۆنە وەنیە لایەنی ویژدانی چۆنە ئایا هەست بە گوناه ئەکا کە پێشتر کاری هەڵەی زۆر کردووە گوناهی کردووە خراپەکاری کردووە و ئەم لایەنانە هەمووی گرنگە بێگومانە بێ ئەو کەسە لەو حاڵەتە ئەگەر ئەبێت تێبگا بۆچی نامورتاح ینی من کەسێکم لە ڕووی کۆمەڵایەتیەوە سەرکەوتم لە ڕووی پارەوە سەرکەوتم ئەی بۆ نامورتاحم ئەبێ لە خۆی بپرسێت خۆ ئەگەر خۆی نەتوانێت بگا بە ئامانجە بێ لەگەڵ کەسوکار و لەگەڵ هاوڕێ و نزیکەکانیە بکەوێتە جۆرێک لە وتوێش و ئەگەر هەر ئەوەشی بۆ نەکرێ بەڕێی من ئەبێ بچێت ڕاوێژ لە پزیشکی دەرونی وەرگێ بزانێ بۆچی بۆ لە ژیانی خۆی ناڕازیە چکە ئەمەشمان هەیە یعنی ئێمە توێژێکمان هەیە کە با بڵێن لە ڕووی پارە و ئەوانەوە هیچ کێشەیەکی نییە بەڵام لە ڕووی ویژدان و لە ڕووی شخصی خۆیەوە لەگەڵ خۆیان نامورتاحە اینجا زۆر جار ئەمانە هەن پەنا ئەبن بۆ مەشروب بۆ خواردنەوەی ئەلکوهۆل یعنی یا تەنانەت هەیە پەنا ئەبا بۆ هین بۆ مادەی هۆشبەر اینجا بەڕاستی یعنی ئەتوانین بڵێن ئێستا توێژێکی زۆر کەممان هەیە زۆر کەمەوەی کە پێڵێن لە ڕووی پارەوە تەبان توێژی سەرەوەی کۆمە ئەین لە ڕاستیە ئەمانە پارێکی زۆر زاریان هەیە بەڵام بە ڕۆژان نازان چی بکەن ینی بێئیشن ینی زۆر هەیە لەمانە لەو بێئیشی لەوە نامورتاحن بێگومان ئەمەش جۆرێکە لە
لەوەی کە ئینسان دەرونی تەندروست نییە بۆچی چونکە تەتەڕوف و توندڕەوی کراوە لە لایەکی ژیانەوە ئەم بە پێچەوانەی زۆرینەی خەڵکەکەیە کە ئەبێت چنگەکە ڕێ بکە ئەمڕۆ خەڵکی کوردستان زۆری بێت چنگەکە کڕێ بکە بۆی ژیانی ڕۆژانەی بەرێتە سەر بەڵام توێژێکی زۆر کەم هەیە کە ڕێک بە پێچەوانەوە لەبەرەوەی پارەی زۆرە لەبەرەوەی ئیمکانێتی زۆرە لەبەرەوەی پێویست ناکا ئیشکا لەبەرەوە نامورتاحە کەوا بوو یعنی دەروون دروستی بەڕاستی بەپێی کەسەکان و بەپێی ئەو لایەنانی کە باسم کرد ئەگۆڕێ یعنی دکتۆر خوێندنەوەیەکی ینی حەقیقەتە ئەمە لەناو کۆمەڵگەی کوردەواری ئەگەر مرۆڤێک لە 20 ساڵی یەکەمی هیچ دیاردەیەکی لەنێو کەوانەیەک حرمەتەن بۆ بینەران ئێمە دەستەواژەیەک بەکارێنین پێوترێ شێت مادام شێت نییە لە 20 ساڵی یەکەمی لە 10 ساڵ یەکەمی تەواو کەمە کەسێکی دەروون دروست و کێشەی نییە چۆن ئێمە چاوەڕێ بکەین نەخۆشی دڵمان توش بێ نەخۆشی گوچیلەمان توش بێ بەڵام هیچ چاوەڕێ ناکەین ڕەنگە نەخۆشی دەرونیشمان توش بێ ینی خوێندنەوەی بەڕێزت پەیامت بۆ هاونیشتیمانیان وەکو هۆشیارێک یعنی واریدە من لە 30 ساڵی ڕەنگە تووشی گرفتێکی دەرونی بمەگەر بۆ ماوەی کاتیش بەیان کۆمەڵێک هۆکارە بڵام لێ بکەشتم لە ڕاستیە ناڕەحەتی دەرونی کێشەی دەرونی نەخۆشی دەرونی ینی چۆنی ناوانەی ناوی بنێ ئەتوانی بڵێ بڕاتان بێ بۆ نمونە لە ئۆتیزمە ینی ئۆتیزمی مناڵان لە ڕاستیە پزیشکی پسپۆڕی دەرونی لێزان ئەتوانێت لە 6 مانگیەوە تەشخیصی کە 6 مانگی 7 مانگی ئەتوانی تەشخیصی کە ئەم مناڵە گومان بکەی بڵێ وڵی لەوانەیە ئەمە ئۆتیزمی هەبێ ئیتر وردەوە دەبێ گومان کە تۆ بە دوایە چووی بۆ دەرەکەوێت کە ئایا هەیەی یانیەتی کەوا بوو یعنی نەخۆشی دەرونی کێشەی دەرونی ئەتوانی بڵێ هەر لە مناڵیەکی زۆر دەرەکەوێ ینی لە 5 ساڵیەوە 4 ساڵیەوە دەرئەکەوێ و هەتا مردن ینی هیچ تەمەنێک پارێزراو نییە لەوەی بڵێ لەم تەمەنا ئەو کەسە توش نابێ و ئەوەی تۆتی بالفعل هەیە یعنی تا 40 ساڵیش هیچ ناڕەحەتێکی دەرونی نییە سەرکەوتووە ژیانی خۆشە بەڵام لە دوای 40 ساڵیەوە کێشە دروست دەبێ و لە ڕاستیە هەندێ دۆخی دەرونی هەیە ڕێک پەیوەندی بە قۆناغەکانی ژیانەوە هەیە ئەنی بۆ نمونە لە وەکوتم لە مناڵیە هەندێک جۆری کێشەی دەرونی هەیە لە هەرزەکالیە ئەبێ وریابین هەندێک جۆری تری کێشەی دەرونی هەیە چونکە هەرزەکاری ڕاستی قۆناغێکە پڕە لە هەستیاری و هەندێک کێشەی دەرونی تر هەیە پەیوەندی بەو تەمەنەوە هەیە کە بڵێن ئەو کەسە ئیتر ئیشوکاری هەیە ژیانی مادی مسۆگەر کردووە خێزانیشی دروست کردووە لەم قۆناغا بۆی هەیە تووشی کێشەی دەرونی بێ ئەمەیان بۆ نمونە ئەوەی ئێمە پێڵێن پەستان و گوشینی دەرونی سترێس زەخت ینی کەسێک کە بەڕاستی تازە خێزانی دروست کردووە و ئیتر کۆمەڵە چاوەڕوانی لێکرێ لێرە ئەگەر یعنی وریای خۆی نەبێ زۆر جار لێرە زەخت و سترێسی بۆ دروست دەبێ بۆ نمونە لەسەر ئیش ئەوانەی کە لەسەر و خۆیەوەن چاوەڕوانەکانی لە خۆی کێشە خێزانەکان بۆی هەیە دروست بێ کە یەکێ بۆ نمونە تازە ژنی هێنابێ یا تازە مناڵی دروستە بێ اینجا یێتە سەر قۆناغەکانی تر یعنی ئەوی کە پێڵێن تەمەنی ناوەڕاست بەرەو پیری چونکە تەمەنی ناوەڕاست هەیە و پیریش هەیە هەندێک حاڵەت هەیە ڕێک یعنی پەیوەندی بە پیریەوە هەیە ینی لە پیریا دەرەکەوێت زۆرتر ئەم حاڵەتانە کەوا بوو هەر قۆناغێکی ژیانی مرۆڤ بۆی هەیە ئینسان کێشە و ناڕەحەتی دەرونی خۆی لەو قۆناغا دەرببڕێ هەموو قۆناغەکانی ژیانی مرۆڤ لە ڕاستیە وەکوتم لە مناڵیەوە تا پیری زۆر کاک دکتۆر ئەو شتانە چین کە پێویستەکە ئێمە خۆمان لێ پارێزین بۆی کە کارینە کاتە سەر لایەنی دەرونیمان یاخود بە جۆرێکی تر بڵین کە ئێمە چۆن وا بکەین دەرون تەندروست بین جاری وایە تۆ قسە لەگەڵی کەسێکاکەی ئەڵاخر تۆ نازانی پیشەکەی من چۆنە یاخود من بێکارم یاخود تۆ نازانی خێزانەکەم چۆنە بارودۆخی من بەم شێوەیە ئەگەر خۆی بخەیتە جێگەی من نازانی کۆمەڵێک شت هەیە ناتوانانی تا پێپەڕی ئەم کۆمەڵە بیانوانە زۆر جار لە ژیانی خۆمانە ئەهێنینەوە ئەمانە هۆکارن بۆی کە ئیتر ئێمە نتوانین ئەو ئارامی و ئەو ئاسوودیە بەدەستپێنین بەڵێ چی خۆمانی لێ پارێزین لە ڕاستیە ئەمە پرسیارێکی گرنگە خۆی بەڕێی من زۆر گرنگە ئینسان جارێ ئەوەی کە گرنگترین بەشی مجتەمع کۆمەڵ خێزانە باوکو دایکە و مناڵیە پێش هەموو شتێک گرنگە کە باوکو دایک لە 7 ساڵی یەکەما کە ئەو کەسە مناڵە یعنی کەسێتیەکی
باش و بتە و بەهێزی تیا دروستکەن ئەمە بەڕێی من زۆر گرنگە چونکە تۆ بناغەکە و بەهێز بوو ئیتر ئەو خانۆشی کە لەسەری دروستەکەی خانۆکەش بتە و تونند و تۆڵە بێ بەڵام ئەگەر بناغەکە و شل و شێوا و ئەوانە بوو هەر لە مناڵی و لە هەژنۆ دە ساڵی یەکەمە بێگومان من بینەری بەڕێز ناومێت ناکەم ئینسان هەمیشە ئەتوانێت خۆی بگۆڕێیانی زۆر کەسەیە کە بناغەکەشی شل و شێوا بوو بەڵام کەوردەوردە گەورە بوو و ژیان فێری کردو کە کەسێتێکی زۆر سەرکەوتوی لێ دەرچێت بەڵام بەگشتی وەکوتم بناغە مهمە ینی باوکو دایک مەسئولیەتێکی گەوریان هەیە هەر لە مناڵی هەوڵ بن مناڵەکانیان پێش هەموو شتێ یعنی جۆرێک لە خۆشەویستی هەبێ لە بینێ و دایک و باوکە جۆرێک لە تێگەیشتن هەبێ هاوسەنگی هەبێ ئارامی هەبێ لەو ماڵە بەڵام لە هەمان کاتیشا نەک ماڵێکی خێزانێکی مردوو بە ینی کەس نەوێرێ قسە بکە کەس نەوێرە هیچ بڵێ ڕێی خۆی دەرنەبڕێ پێچوانەوە زۆر گرنگە مناڵ هەر لە ئەوڵەوە فێر بکرێت کە ڕێی خۆی دەربڕێ ئەوەی کە لە مێش و دڵ و دەرونیایە نەترسێ باسی کە لای باشی کەوا بوو کەسێتی بەڕای منەوە بناغەکەیە ئەوە بێ زۆر گرنگە کە هەر لە مناڵیەوە ینی کەسێتێکی بەهێش دروست کاتەمەرکی دایک و باوکو خێزان بەڵێ زۆر گرنگەوە اینجایەتە سەر مەسلەی ئەوەی کە خۆی چۆن بپارێزێ بەڕاستی بۆ نمونە ئەمیشە لە قۆناغەکانە ئەگۆڕێ مەسەلا هەر زەکاری قۆناغێکی زۆر گرنگە باوکودایکە بێ زۆر وریای بن چونکە هەر زەکاری قۆناغی خۆناسینە یعنی ئەوەی کە پێڵێن ئایدنتیتی ینی کە تۆ ئایا چیت من چێم دەورم چییە لەم ژیانە لەم خێزانە لەم مجتەمەعە لەم وڵاتە هەر زەکاری زۆر حساسە ئەبێ دایک و باوک وریا بن چونکە بۆی هەیە ئەگەر ئینسانی هەر زەکار تووشی هاوڕێی خراپ بێ تووشی زروفی خراپ بێ بەڕاستی لە ڕێلابە بە هەموو پێوەرەکان لە ڕێلابە تووشی مادەی هۆشبەر بێ تووشی جگەرە کێشان بێ تووشی لادان بێ شتی نایەسایی بکە کەوا بۆ قۆناغی هەرزەکاری گرنگە کە ئەو کەسە هاوڕێکانی هەرزەکارەکەمان کوڕەکەمان براکەمان کەسەکەمان کچەکەمان خەڵکی باش بێت وە تۆزێک بیان ناسی و بزانی خەریکی چین لەگەڵ مناڵەکەمان لەگەڵ هەرزەکارەکەمان ئەمە بەڕێی من گرنگەوە دوورکەوێتەوە لەو هەرزەکارانەی کە یا لەو گەورانەی کە بۆی هەیە بەلا ڕێیابی بن اینجا بەڕاستی بۆ ئەوەی کە ئینسان ینی فعلا خۆی دوور خاتەوە لە خەڵکی مشکلاوی لە زروفی خراپ خۆناسین گرنگە ینی بەڕاستی ئینسان ئیتر لە دوای 18 ساڵی ئەوانە پێویستە خۆی بناسێ ینی بیر لە خۆی بکاتەوە بیر و ڕاکانی بکاتەوە بیر لە حەز و لەو شتانی حەزی لێەکە لەو شتانی حەزی لێ ناکە بیر لە ترسەکانی بکاتەوە ترس زۆر گرنگە لە بابەتی دەروون ناسی ئێمە نابێت لە ترسەکانمان بترسین بە پێچەوانەوە بۆ خۆمان جوان ڕوونی کەینەوە بڵێن من بە تایبەتی چ شتێ ئەم ترسێنێ و ئەمە پشێلین لەگەڵ خۆمان بە زیرەکی خۆمان بەو زانیاریانەی کە وەریەگرین ئایا لە بەرنامەیەکی وا ئایا لە سایتە باشەکانی ئینتەرنێتە چونکە بەڕاستی ئینتەرنێت زۆر جارواتەش بی یەکەمیان ئەگەر وریان نەبین وەکو زبڵی لێیە لە ڕووی ئێوە بینەر و ئەوانە ئەنی بۆی هەیە ئینسان لە ئینتەرنێت شتی زۆر خراپ فێر بێ و بکەوێتە کێشەی زۆر قورسەوە لەبەرەوە وەکو وتم خۆناسین زۆر گرنگە چونکە ئینسان کە خۆی ناسی اینجا قۆناغی دواتر یێتە سەرەوەی بەرامبەرەکە بناسی بەرامبەرەکە بەڕێی من زۆر گرنگە لە پێش هەموو کەسێکە یعنی کە سوکاری خۆت کەسە نزیکەکانە ئێستا تۆ چیت بۆ بازار لە دوکانێکا چەند شتێکە پێویستە کابرای دوکانەر زۆر باشیش نەناسی مشکلە نییە ینی هەرچەند ئەمیشار گرنگە بیناسی بزانی فێڵەکە گرانجانە شتانەیە داتێ باشە نەباشە بەڵام بەرحاڵ کە زانی و باش نییە بە بێ مشکلە خواحافیزی لێکێت و هەر خواحافیزیش بە حاتی ناشی بۆ لای بەڵام لێرە کێشەی گەورە چیە لەگەڵ کەسە نزیکەکانتە ئەمە چۆن ڕێگەخەی لەگەڵ باوکە دایکێ براوە خوشک ژن مرد ئەمانە یعنی زۆر جار لەگەڵ خزمەکان خزمی پلەیەک دوو یعنی ئەمە زۆر گرنگە کە تۆ ئەوانەش بناسی بەڕاستی دوای ئەوەی کە خۆتە ناسی ئەوانەش بناسی کە بزانی کامیان چونکە بەڕاستی یعنی مرۆڤەکان گیان قەیناکە براتە خوشکتە بەس جاری وایە مەسە تۆ لە براکان هەیەکێکیان زۆر دڵی پێکرێتەوە لە خوشکەکان هەیەکێکیان تەنان لە باوکو دایکە هەیەکێکیان زۆرتر زۆر چاکەم ئێدە لەگەڵ ئەوە بتوانە پەیوەندیەکی پڕ لە متمانە و بڕوا دروستکە یعنی کە ئەو شتەی لە دڵ تا بتوانی لەگەڵ ئەوە بەلایکەمەوە باسیکەی کەوا بوو بەرامبەرناسینی زۆر گرنگە بەڵام یەکێک قەیناکە خزمێکی نزیکتە کەسێکی نزیکتە بێگومان ناتوانانی وازی لێبێنی بەتایبەتی لە مجتەمەعی ئێمە ناتوانانی واز لە هیچ قزمێ بێنی بەڵام کە ئەزانی ئەم خزمە کە ئەیبینی ئیتر بۆ 5 دقیقە سعاتێکە 2 ساعتە بە حیاتی قسەیەکی خۆش ناکە بە حیاتی دڵی خۆش ناکە دائمی خوای دەنووکی لێیە تعلیقی لێیە قسەی بە توێکەڵە بەرامبەرەکە قسەی خراپەکە طبعا تۆ ناتوانانی ئەم بگۆڕی ئەوە وازی لێ بێنە
یەکێ تووشی ناومێدیەبی دوورکەوەرەوە لێ پەیوەندیەکانەکەم کەڕەوە لەگەڵ بەڵێ دوورکەوەرەوە لێ تەواو. بەس دکتۆر گەورەترین گرفتی ئێمە ینی بادانی پیا بنین حقیقەتە لە کۆمەڵگای کوردەواری ئێمە خۆمان ناناسین دکتۆر. یعنی ئەوە حقیقەتە بۆ نمونە من لێرە قسە بۆ تۆەکەم ئەبێ ئاوابین هەمان ئەوەی کە بۆ تۆم ئەمەیان ئەمێ بە توێ بگەێنم بەخۆم بڵێت و ڕابخۆ کاتە ئەکرێت کات لە دەست نەچوو بێ لە هەر تەمەنێک کابێ ئەمە فریاوە بکەین خۆمان بناسین. وڵی من خۆم بڕام بە گەشتبینی هەیە یعنی مرۆڤ لە ڕاستیا ئەبێ هەمیشە هیوا ئومێدی هەبێ و لە ڕاستیام لەو بڕام ئینسان ئەگەر هیوا ئومێدی بڕی یعنی ئیتر ژیانیش ئەمرێت یعنی هیچی نامێنێت ئیتر با هیوا ئومێدەکە تروسکەیەکیش بێ تروسکەی مۆمێک بێ لە دنیایەکی تاریکە هەر هیوا ئومێد باشە. بەڵێ من بڕام بەوە هەیە مرۆڤ هەمیشە ئەتوانێت ڕەفتاری خۆی بگۆڕێ لەگەڵ خۆی لەگەڵ دەوروبەریشە هەمیشە ئەتوانێت و بەشێکی پەیوەندی بە خۆیەوەیەتی ئینسان بەڕاستی بێ فێری ئەوە بێ کە چکە من لە خۆناسینەوە دەسم پێکرد ئەی مرۆڤ بێ فێری ئەوە بێ بە خۆی بچێتەوە ئەی بڕات بێ مرۆڤ بەڕێی من یعنی ئینسان شەو کەیتر بە تەنیاوە پێشەوەی خەوی لێکە زۆر بە کورتی نەک زۆر بیرکاتەوە دوای خەوی لێ نەکەوێت زۆر بە کورتی بیر لەوە کاتەوە ئەمڕۆ چیم کرد چیم وت وەچی ئەمتوانی باشتر بیکەم باشتر بیڵێم بە ئاوا بڵێم ئەی نەک هەر سەر کۆنەی خۆی بکە و خۆی عەزێتی دەرونی خۆی بەهەر ئەوە بڵێ ئەوە ڕوون کاتەوە هەموو مرۆڤێ ئەگەر هەموو شەوێ یا هەرچەند شەوجارێ ئەوە تۆزێ بە خۆیان بچێتەوە و ئەگەر پێویستی کرد تۆزێکیش ڕەخنە لە خۆی بگرێ ئیتر دنیا زۆر خۆشترێ بێ لەوەیە من زۆر جار ئەو نمونەیەن و زۆر جار لە یعنی بڵێن ناکۆکی وردە شەڕ ئەوەی لە بینی کەسەکانە زۆر جار دائمی خوای ئێمە ئاواین یعنی پەنجەی ئیتیهام تۆمەتبارکردن دائمی خوای بۆ بەرامبەرەکەی تۆ وای بەڵام ئەگەر ورد بینەوە هەر لەم دەسەمان سێ پەنجەمان ڕووی کردوێتە خۆمان ئەو سێ پەنجە ڕووی کردوێتە خۆمان ئێگاکەی خۆ چۆنی ئەی خۆ بایەچەنی خۆت چی کردو و چی وتووە ئەمە لە ڕاستیاتۆ وەکو بەڕێزە دوتێ فعلەن لە ناو ئێمە کەمە یعنی پرۆسەی خۆناسین فعلەن پرۆسەیە کاتوانی بڵێ هەمووی لە ئەبێ لەوێەوە دەست پێ بکە. جوان فەنۆنیا دکتۆر مادام لە ڕۆژی جیهانی دەرونیان کۆمەڵک شتێ ئەمە هێشتا جیای ناکەینەوە تەبیعەتە یان نەخۆشیە عقدەی ئەنانی غیبەتکردن غەرەز بغز بەغیلی بەغالەت ئەمانە لە کۆمەلگایە ئەمە خۆمانە خەڵەتێنین ئەمە کلتورە عاداتە تەبیعەتی شخصی خۆمە یان بەڕاستی نەخۆشی دەرونیە زۆر جوانە من ئەگەر بیری بێ باسی کەسێتی مرۆڤم کرد یعنی لە ڕاستیا کەسێتەکان زۆرن حەزەکەم بزانن بینەری بەڕێز بزانێ کە ئێمە جۆرێک لە جۆرەکانی نەخۆشی دەرونی پێی ئەڵێن کەسێتیی شێواو کەسێتیە شێواوەکان طبعا کەسێتیە شێواوەکان ئەتوانی بڵێ جارێ لە کۆمەڵی کوردستانە لە 100 کەس کە کەسێتی شێواوی هەبێ یعنی ئەگەر 100 کەس لەم مجتەمەعا کەسێتی شێواوی هەبێ دڵنیابن یەکێکی نایەتە لای دکتۆری دەرونی یەکێکی نایێت چکە خۆی بە نەخۆش نازانێ لەکاکە چییە من هەڵەچم تووڕەم یعنی ئەمە کەی مشکلەیە تەبیعەتم وایە بەڵام بێگومان چۆن مشکلە نییە تۆ باوکی مناڵی ئەنەڕێنی بەسەر ژنەکەت یا بەسەر مناڵەکە ڕۆحێتی ئەترسێ ژن ئەترسێ ئاژاوە دروست دەبێت وانە توندوتیژی لەکەوێتەوە زۆر جار کەوا بوو یعنی کەسێتی شێواو هەیە کەسێتی شێوان نەخۆشیە نەخۆشی دەرونیە کە ڕێکخراوی تەندروستی جیهانی ئەتلافی پێکردووە و چەند جۆرێکیشی هەیە ینی ئەگەر زۆر فراوانی کەیت بە پێی هەندێک قوتابخانەی دەرونی لەوانێ 50 ناو کەسێتی شێواوە بێ بەڵام بە پێی ڕێکخراوی تەندروستی جیهانی 12 هەیە ینی کە ئەتلافی پێکراوە اینجا لە ڕاستە ئەم کەسێتیە شێواوانە ئەمانە نەخۆشین ینی ئەمە تەبیعەت نییە بڵێ تەبیعەتی خراپە ئۆکەی یعنی لە عامە ئەڵێ تەبیعەتی خراپە بەس دکتۆری دەرونی ئەڵێ نە ئەمە کەسێتی شێواوە اینجا بۆ نەکبەتی بەڕێزینە هیوا هەیە نەک یەک کەسێتی شێوا یەک جۆریە 3-4 نوع کەسێتی شێواوی هەیە 3-4 نوع نەخۆشی کەسێتی هەیە ئەمانە بەڕاستی ئەبن بە کێشە بۆ خۆیان بۆ دەوروبەرەکەیان بۆ مجتەمع ئەمانە یعنی مشکلە یعنی بۆ نمونە جۆرێک لە کەسێتی دژە کۆمەڵ کەسێتی دژە کۆمەڵ ئەوەیە ئیتر کە ئەکەوێتە زیندانەوە ماڵ ئەبڕێ خەڵگە کوژێتون دوتیژە شەڕەکە هەڵە چێ بەڵام ئەمە نەوع زۆر بە قووەتەکەیەتی بەس نەوعێکەکەی هەیە کە ئەوە بە قووەت نییە ینی لە ناو ماڵەوەیە بەڵام ماڵەوەی بێزار کردووە لە دائیرەیە هەموو کارمەند و ئەوانەی سەر و خۆی و ئەوانەی خوار خۆی و ئەوانەی لە ئاستی خۆی هەمووی داد و بێدادیانە لێ
ئەمە معقول نییە ئەم هەموو خەڵکە خراپ بێ کاوە بێ کەسەکە خۆی ئاور لە خۆی باتەوە یا دەوروبەرەکەی پێ بڵێ کە بڵێکاکە وەرە بۆ خاتری خوا ماێکەوە چای بخۆی مزانم تۆ چیتە بۆ واکەی تۆ سێ بە خۆت بچۆرەوە ئەمە ڕاستە ئەمانەیەکەی اینجا بەڕاستی یعنی هەندێک لە کەسێتی شێواو هەیە لە ڕاستیە ئەتوانین بڵێ زیان بەخۆیان زۆرەگەێنن و بڕوا بکەن یعنی ئەمانە زۆر مشکلن یعنی ئێستا من یەک نمونەی زۆر بچووکە هێنمەوە ینی من کەسێتی شێوان وان بینیوە یعنی بۆ نمونە ینی ئەوەی کە تۆ باسێ کرد مەسەلا زۆر ڕەزیل بووە زۆر ڕەزیل یعنی ڕەزیلەکەی لە ئاستێکا بووە کە پەیوەندی خۆی بچرانووە لە هەموو کەسوکارەکەی تەنانە لەگەڵ دایک و باوک و برا و خوشک و کەسوکاریە تێگەی و ئەمە ئیتر یعنی زەرەر بە خۆشی ئەگەێنێ بە دەوروبەرەکەشی ئەگەێنێ جاویستە دوکتۆرەوە پرسمەر بەڕاستی ڕەزیلی تەبیعەتەیان نەخۆشیێکی دەرونیە لە ڕاستیە لە زانست لە پارەشە با من عەرزەکەم یعنی کەسێک خاوەنی 3-4 ملیۆن دلار بێ هەموو ژیانی پارەکۆکردنەوە و کەڵەکەکردنی پارە بێ بەڵام وەکو سوالکەر بژی و ئامادە نەبێ یعنی ژن و مناڵ و کەسە نزیکەکانی خۆش بژین یعنی بۆ ئێوەی جێڵمە ئەمە ساغە لەلایەنی ئاینیشەوە بە ئەوەشی زابگەن لایەنی ئاینیشەوە نەبێ سەبڵێ نێشی ئاوایە بەڵام ئەچێ خێرەکە ئەچێ پارەیە بووی ئەبەخشێتەوە بە خێر و سەدەقە و ئەو شتانێک کە ئەیبینی ئەمە ژنەکە ئێ باش ئەمە ساغە لە ڕاستیا ساغ نییە ئەمە پێویستی بە عیلاجە بەڵام بڕۆ لێی پرسە ینی من پێشتر وتم ئەوانەی خاوەنی کەسێتی شێواون 100 کەسیان بێنە یەکێکیان ناچێتە لای دکتۆر هەڕقیان لە دکتۆرە هەت باسی دکتۆری دەرونی بگەن تووڕا ئەی زانست چی زۆر کەسی زیرەکمانێ ئامادەنیە زانستەکەی ببەخشێ وەڵاوە حەسوودە خۆپەرستە سەیریکە دوو یعنی دابشکردنی کەسێتی جۆرەکانی کە لە ڕاستیە سەیریکە چۆنە یعنی ئێستا لە مرۆڤایەتی 7 ملیارد مرۆڤ بێ یا زیاتر بێ 7 ملیارد جۆر کەسێتی مرۆڤ هەیە اینجا بزانە 7 ملیارد جۆر جۆری کەسێتی ئەمە شتێکی ئەتیادیە هەندێکە زۆر حەسوودە زۆر خۆپەرستە زۆر حەسوودە زۆر خۆپەرستە ئەمە پێڵێن ئیگۆئیستیک ئەنانی خۆپەرست هەر خۆی ئەوێ ئیتر نییە بەسەر لاشەی مرۆڤە ئامادەیە سەرکەوێ بۆی خۆی ببێ بە شتوانە پێچەوانەکەشی چییە؟ ئالتروئیست چییە؟ ئەو مرۆڤانن کە بەڕاستی یعنی خەڵکیان زۆر خۆشەوێ و لەو بابەتەن ئەگەر علمی هەیە بێ علمەکەش با بە خەڵک پارەی هەیە بیبەخشێ ئالتروئیستە ئەچێ خوێنە بەخشێ هەر 6 مانگجارێکی خوێن ئەیە ئیتر زۆر حەزەکە خزمەتی خەڵکە اینجا بەس مرۆڤەکان ئەمە دوو قوتبە دوو جەمسەرە ئەمەیانەوە خراپەکەی کەوتمان زۆر ئەنانیە و بەسەر لاشەی مرۆڤڵ ئەمیشیان کە زۆر خۆنەویستە ئالتروئیست مرۆڤەکان لە بینی ئەم دوانەشان زۆربەی زۆری مرۆڤەکان ئەم دوو جەمسەرە نین لە بینی ئەمانان اینجا ئەمانە لە ڕاستیە زۆر کەسێتی هەیە ناتوانانی بڵێ نەخۆشە بەڵام با بڵێن ئەوە یعنی ئێمە پێڵێن تریت یعنی بڵێن هەندێک کەسێتی هەیە بەوا ئەیناسیتەوە ئەڵێ کوڕێکی کچێکی نوکتەی هەیە قسەی خۆشە ڕووی خۆشە ئەمە کەسێتیەکی ئەتیادیە بەس ڕەنگە تۆخەکەی ئەوەیە هەندێک کەسێتی ئەڵێ وڵای خۆ زۆر ئینسانێکی کراوە و حەزەکە یارمەتی خەڵک باو ئەوانە ئەمە یعنی چۆن ئەڵێ ئەمە ڕەنگی ئەو کەسێتیە اینجا هەموو کەسێتیەک هەمومان بیهێنی هەر یەکە ڕەنگێکی تایبەتی خۆی هەیە هەمومان ڕەنگا و ڕەنگین بەڵام لە ناو ڕەنگەکانە ڕەنگێکمان زۆر وازیحە و زەقە و دەرەکەوێ ئەوەی ئەتیادیە ئەوە کەس نەخۆش نییە لەوە مەسەلا من باسی ئەو جەمسەرە زۆر بەرزە ئینەم کرد کە زۆر ئەنانیە بەڵام هەندێک کەسێکاکە یعنی ئێژگاروان نییە یعنی حەزەکە ژیانی خۆی بژی زۆر تااقەتی چالاکی کۆمەڵایەتی و سیاسی ئەو شتانی نییە بەڵام سەرریشی بۆ خەڵک نییە لە کاتی پێویستیشە تۆ داوای یارمەتی لێ بکەی بتوانێت یارمەتیش هەیە ئەنی ئەمانە هەمووی کەسێتی سروشتین یعنی ئەمانە بەڵام وەکو وتم ڕەنگێکی تایبەتیانەیە مەساڵێ وڵای فڵان کەس هینە ئەی پیاژی فەقیرە و سەری خۆی کەس کردو و حەقی بەسەر کەسەوە نییە ئێمە سروشتی ئەمە کەسی بەزۆکە وتم ئەو ڕەنگەی لەسەرە ئاوایە یعنی دکتۆر کاتمان هیچ نەماوە بەس حەزەکەم بە کوردی لە کۆتاییە
پێمان بڵێ کە ئایا بەڕاستی ئێمە گەر هاتۆ هەستمان بە تەنگەشێکی دەرونی کرد بە بۆی کە لایانی دەرونیمان باش نییە دەستی هاوکاری بۆ کەسێک بۆ لای دکتۆرێک درێژکەین کە دڵنیام خۆتان بەڕاستەوە وەکو پسپۆرەکی دەرونی ئەوەی ئەو کەسانی کە هێنە لاتان نەخۆشیێکی زۆر سەختیان هەیە قەت کەسێکی تۆزێ ئاساییان ئەوەی کە تۆزێ پەشێوەیەکی دەرونی هێنایەتە لای بەڕێستان و ئامادە نییە کە کار لەسەر خۆی بکە دوا پێیان چییە بۆ مینەران بۆ ئەو کەسانی کە ئێمە دێنن وەڵام من دوا پێیام ئەوەیە کە بە هیچ جۆرێ ئێمە هەستیار و حساسیتمان نەبێ بەرامبەر بە دەرونی لایانی دەرونی مرۆڤ لایەنێکە بەردەوام لەگەڵمانەیە ڕاوکە لە خەویشە ئینسان لە خەوا خەو نەبینێ لەوە شار لەگەڵتایە لەبەرەوە زۆر بوێرانە ئازایانە ڕوبەڕوو بینەوە لەگەڵ باری دەرونی خۆمانە لەگەڵ باری دەرونی دەوروبەریشمانە ئەوانەی کە زۆرمان خۆشەوێن کە هەستمان کرد یعنی باری دەرونیان زۆر ناڕەحەتە زۆر سەرنجڕاکێشە عەجایب بوو بە هۆی کێشە لەگەڵ دەوروبەرەکە خۆمان بەپێی توانە هەوڵ بین یارمەتیان بین دوو قسەی خێران بۆ بکەین بڵێن ئەگەر پرسیارە شتێکی هەیە لەگەڵمان بۆ ڕوونکەینەوە بەم شێوەیە و ئەگەر ئەوە سوودی نەبوو ئەو وەختە بەڕاستی ئینسان ئەگەر وەکوتم هەستمان کرد کە ژیانی ڕۆژانەی خۆی و دەوروبەرەکەی تێگاوە تەرجیعی بکەوە هەرچۆنێ بۆ قەناعەتی پێ بکە بە قوربان و بە ساقە پیبا بۆ لای دکتۆرێکی دەرونی کە متمانەی پێێتی و هەستەکە یا ئەتوانێت یارمەتی بە ئەگەر بە قسەی خۆش ڕازینەوە دوای گوای لێ بێ ئەمجار هەر بە زۆر بیبی پێ بڵێم لە ڕاستیە لە یاسای وڵاتانی پێشکەوتووە ئەی من لە ئەڵمانیا بووم یعنی دوو جۆر یاسا هەیە کە ئەو کەسانەی کە بە هیچ جۆرێ نایانێ بچن بۆ لای دکتۆری دەرونی بەڵام بوون بە کێشە بۆ خۆیان بۆ نمونە لەوانێ خۆیان کوژن یا بوون بە کێشە بۆ دەوروبەرەکەی توندوتیژی ئەەکەن شەڕەکەن هەراکەن بە هێزی یاسا ئەیان بن بۆ خەستەخانەی دەرونی بۆ 3 مانگ بۆ 6 مانگ بۆ ساڵ یعنی بەهێزی یاسا بە پێ خۆمان بین لە ڕاستیە لە کوردستانیشە تۆسێ یاسایشی وایە بەزێرە ئەو پیادە ناکرێت بە هیچ جۆرەوە ناکرێت دکتۆر دەرون دروستی بۆ خۆمان و بۆ بینەرانمان نەخوازیین هیوادارین ئەم تەوراتوانی بێتمان لەسەر بابەتەکە تۆزێک بدوین و بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر هەژار معروف پزیشکی پسپۆڕی دەرونی لەم تۆرەیە لەگەڵ مام و وەکو هاوکارم ئاماژەی پێکرد بە ئومێدی هۆشیاری زیاتری دەرونی و سوود وەرگرتن لە زانستی دەرونی و وەروە پزیشکانی پسپۆڕی دەرونی بۆی هەموو لایەک ئارام و ئاسوودە بین. لە چەمچەماڵمان هەیە لە چەمچەماڵ هەر بە بۆنەی لەدایکبوونی فەخریکایی ناز محەممەد مستەفا چالاکیەک ساز کراوە پێکەوەش بینەری ئەو چالاکیە دەبێت. بسم الله الرحمن الرحيم ما كان على النبي من حرج فيما فرض الله له سنة الله في الذين خلوا من قبل وكان أمر الله قدرا مقدورا ئەمڕۆ وەکو مەڵبەندی کۆمەڵ لە چەمچەماڵ بەشداری یادی لەدایکبوونی پێغەمبەرین عەلەیهی سەڵات وسەلام گەورەترین و چاکترین یاد بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەوەیە کە بە کردار و بە ڕەفتار شوێن سونەت و ئاکارەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بکەوین. سەلاواتی لەسەر پێ بدەیت لەسەر پێغەمبەر بدەیت باشترین ئەوەیە کە سەلاواتی لەسەر بدەیت. اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. بله پیغمبر خوشویسی ئێمەیە پیغمبر نراوی خدایە پیغمبر رحمة للعالمين صلاة و سلام بۆ گیانی پاکی پیغمبر کەوێ صلی الله عليه وسلم. بله یادکردنی پیغمبر جێگەی خۆیەتی ئێمە 24 ساعت یادیکەینەوە قەینا لێرە دانیشتینە یادی پێغەمبەرەکەینەوە ئەی بەیانان بۆشی یەک سەفێر نوێژ خەڵکێ بۆ ئەو نوێژە ئەی ئەوە واجب نییە لە سەرمان ئەوە سونەتەکانی پێغەمبەر نییە ئەی شاکە و کردن و سەردانی نەخۆشی خەڵکی یادی پێغەمبەر نییە دەستگرتنی فەقیر و هەژار یادی پێغەمبەر نییە. ئیتر نۆبەی ئەویندارانی سەروەرە سەلام بکەن لە جەمالی ئەو ئەنوەرە سەڵاوات بن لەسەر گیانی ئەو ڕابەرە با ببەخشین هەرچی گوڵاو و عەمبەرە ئەمڕۆ ڕۆژی عاشقانی پێغەمبەرە.
باشترین یاد بۆ یادی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەیە کە ئێمە وەفامان هەبێ بۆ ئەو پێغەمبەرە خۆشەویستە کە پەیامی ڕەحمەتی هێناوە بۆ سەرزەمین، پەیامی برایەتی ئینسانی ڕاگەیان، پەیامی ئاشتی ڕاگەیان. ئێمە ئەو پەیامەی ئەو جارێکی تر وەکو خۆی بگەینینەوە مرۆڤەکان، چونکە لە سەردەمێکی وەکو ئەم سەردەمەیە کە مرۆڤ زۆر لە قەلەق و لە ناڕەحەتی و لە ئاژاوە و لە کێشەی زۆرە غەرق بوونە، باشترین هەدیە و دیاری وەفا بۆ ئێمە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەیە ئەو پەیامە جوانەی ئەو جارێکی تر بگەڕنەوە بۆ مرۆڤایەتی. ئێمە ئەمڕۆ وەکو بەڕێوەبەراتی ئەو قافی چەمچەماڵ بە هەماهەنگی لەگەڵ لقی چەمچەماڵی کیتی زانایان هەڵساین بە سازدانی مەراسیمێک بۆ یادی لەدایکبوونی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم. ئامانجی ئێمە لە سازدانی ئەم مەراسیمە بۆ ئەوەیە کە دڵسۆزی خۆمان، پەرۆشی خۆمان بۆ ڕێباز و ڕێچکەی ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم دووپات بکەینەوە و ئومێدەوارین کە ئەم مەراسیمانە ببێتە مای چەسپاندنی چەمکی پێکەوە ژیان و ئاشتی و برایی و تەبایی و یەکریزی لە نێوان میلەتەکەماندا. بەڵێزان لە بەشی دووەمی بەرنامەکەمانە باس لە کاریگەریە خراپەکانی بێکاریەکەین لە کوردستان وەروە کاریگەرێک دروستەکە لەسەر ژیانی هاونیشتیمانیان بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عیماد محەممەد شارەزای یابووری لە ستۆدیۆکانمان لە شاری هەڵەبجەوە لەگەڵمانە. مامۆستا عیمادەم کاتت باش ئەگەر لەوە دەست پێ بکەین بەڕاستی بێکاری دەبێتە هۆی بڵاوبوونەوەی کۆمەڵێک دیاردە و کاریگەری خراپ لەسەر ژیانی هاونیشتیمانیان و هاوڵاتیان؟ زۆر سپاس بۆ بەڕێستان ستا لە بینەر و بیسەری پەیام. پێشەوە باسی ئەوە بکەین بێکاری دیاردەیەکی جیهانیە تەواوی جیهانی گردووەتەوە بەبێ جیاوازی ئاستی گەشەی پێشکەوتنی دەوڵەتەکان هەموو دەوڵەتان دەگرێتەوە. بێکاری بەمانایەکی دەبێت بێکاری بمانای ئەوە دێ کە کەسێک بە شوێن کاردا دەگەڕێ حەزی لە کارە و توانای کاری هەیە و دەوێت کار بکە بەڵام کاری دەست ناکەوێتەوە. ئەو کەسە کە کاری دەست ناکەوێت با بڵێن پێویستە مەسەلەن توانای کاری باش بێت و توانای لە ڕووی جەستەی و لە ڕووی هزریەوە کەسێکی تەواو بێت. ئاساوەرەکانی بێکاری کۆمەڵی ئاساوار بە شوێن خۆیدا جێ دەهێڵێ. ئاساوەرەکان بریتە لە با بڵێن لایەنی پێشەوە ئاساواری کەسیە واتە کەسەکە هەست بە بێزاریەکە هەست بە بێتاقەتیەکە کەسێکە تووشی دڵڕاوچیە بێت تووشی خەمۆکیە بێەوە بەشداری پێ ناکرێت لە پرۆسی بدانانی کۆمەڵگا. ئەم حاڵەتە لەوە دەگوازێتەوە بۆ بارگاوی بێ بە حاڵەتێکی تر یا دیاردەیەکی تر بریتە لەوەی بارگاوی بە دیاردەیەکی کۆمەڵایەتیەوە کە کەسەکە ئیتر ناتوانێت سوود بە کۆمەڵگا بگەێنێ و حاڵەتەکانی تاوان و دیاردەکانی تاوان لە ناو کۆمەڵگا زیاتر دەبێت. هۆکاری بێکاری زیاتر بۆچی دەگەڕێتەوە؟ ئاماژەت بۆ کردکەمە دیاردێکی جیهانی و لە هەموو جیهاندا ڕێژەی بێکاری هەر هەیە، بەڵام وەک دەبین لە وڵاتانی زیاتر ناڕاستی ئاسیادا سەگەمەمە تا ڕادەیەک بەرزترە. هۆکاری بێکاریەکان زیاتر بۆچی دەگەڕێتەوە؟ ئایا لایەنە حکوومیەکان کە بەرپرسن لە نەڕەخساندنی هەلیکار؟ بەڵێ
بێکاریەکان با بڵێن بەپێی ئاستی گەشەی وڵاتەکان جیاوازە بۆ نمونە لە دەوڵەتە دواکەوتەکانە بێکاری دەگەڕێتەوە بۆ زۆربوونی ژمارەی دانیشتوانەوەتە زۆربوونی لە ڕادەبەدری ژمارەی دانیشتوان هۆکارە بۆ ئەوەی کە بێکاری لە وڵاتە زۆر بێت چونکە با بڵێن ئابووری ئەو وڵاتە توانای ئابووری ئەو وڵاتە لە ئاست ئەو ژمارە زۆری دانیشتوانان نییە ئەمە لە لای کەشەوە زۆربوونی ژمارەی دەرچوانی زانکۆ و پەیمانگاکانە کەەوەژی چیشترە لە هۆکارەکانی دروستبوونی حاڵەتی بێکاری لە ئەو وڵاتانە چونکە وڵاتانە بە شێوەی گشتی احتیمادیان لەسەر یەک جۆر بەرهەمە واتە پشت بە یەک سەرچاوی بەرهەمە دەبەستن ئەوەی یەکتر لە حاڵەتەکان یەتر لە حاڵەتەکان هاتنی ژمارەیەکی زۆری کۆچبەری بیانیە کە ڕوو لەو دەوڵاتانە دەکات دەوڵەتی دواکەوتن چونکە لە ئەساسە ئەم دەوڵاتانە با بڵێن خۆیان ئەگەر لە بواری پیشەسازیدا توانایکی ئەوتوان نیە بەشێکی زۆر لە کرێکاری بیانی کە شارەزایکی باشیانێ توانایکی باشیانێ ڕوو لە وڵاتانە دەکەن بە نمونە وڵاتی خۆمان ئێستا لە بواری کەپتی نەوتا بۆ نمونە لە هەرێمی کوردستان نزیکەی 4500 کرێکار لە ئەم بوارەدا کار دەکات لە هەموو پسپۆڕەکان و لە هەموو بوارەکان لە هەمووی خراپتر ئەوەیە بۆ نمونە سەرمایی ناخۆ ئەگەرچی هەبێ بەڵام ئابووری ناخۆ توانای بە گەڕخستنی سەرمایی نییە ئەو سەرمایی کە لە وڵاتە هەیە بارەوە کارێک بێ ناتوانێت بخرێتە گەڕ ئیتر ئایا ئەم سەرمایە ئایا مەسەلەن سەرمایەدار لە ترسی بارودۆخی سیاسی بێت یاخود بە هەر جۆرێک لە جۆرەکان بێ ناتوانێت ئەو سەرمایی کە هەیەی لە ناوخوا بیخادەگەر ئەمە دەبێتە هۆی دروستبوونی حاڵەتی با بڵێن بێکاری لە وڵاتدا بۆ دەوڵەتە دواکەوتەکان هەرچی بۆ دەوڵەتە پێشکەوتەکانە بارودۆخێکی با بڵێن دێتە پێشەوە لە ئابووریا پێی دەوتێ با بڵێن داشکانەوەی ئابووری کە دەستگاکانی بەرهێمێنان هەوڵی بەرهێمێنانی شمەک و کاڵا و خزمەت گوزارێکی زۆر دەدەن بە ڕێژەیەکی یەشگار زۆر عەرزی دەکەن دەخەنە بازاڕەوە بەڵام کڕیاریان نابێت لەو کاتێک کە کڕیاریان نابێت بە ناچاری بەشێک لە بەرهەمەکانیان لە بازار سەحب دەکەن کە کاتێ سەحوی دەکەن یا مەسەلەن بەرهەمەکانیان کەم دەکەنەوە ئەمە دەبێتە هۆی بەشێک لە کرێکارەکانی خۆیان جواب بکەن لای کەشۆیتر لە هۆکارەکان بریتە لە ڕوودانی دیاردە سروشتیەکان با بڵێن دیاردەی سروشتی یا دروستبوونی جەنگ و شەڕ کاریگەری دەبێت لەسەرەوەی بەشێک لە کارگەکان لە معامیلەکان لە وڵاتە بۆسی ئەوەش کاریگەرێکی زۆر خراپ بەدوای خۆیدا جێدێڵێ ماوەستا عیماد باست لە بابەتێک کە زۆر گرنگاویش بابەتی پسپۆڕی بوو کەواتە دیسانەوە بپرسینەوە بەو شێوەیە کاتێک کە ئەڵێن بێکاری هەیە بێکاریەکە لەو کاتەیە بێکاری ڕاستەقینەیە کە پسپۆڕی هەبێ بۆ بوارێک و بوارەکەش ئیشکردنی تێدا هەبێ فرسەتی بۆ دروست نەکرێیاوە خودت من لەبەرەوەی بێکارم چونکە هیچ شارەزاییەک و هیچ هونەرێکم تێدا نیە بۆی کارم دەستکەوێت بەڵێ لە کوردستانە ئێمە دوو جۆر بێکاریمان هەیە بە شێوەی گشتییان پێ ئەو تێ بێکاری شاراوە کە ئەوە بەشێکی زۆر با بڵێن بەتایبەتی و کووتمان لە دەوڵەتە دواکەوتەکانە بێکاری شاراوە زۆر دیارە زۆر باوە بۆچی چونکە ئەم دەوڵەتە پشت بە یەک جۆر لە بەرهەم دەبەسێواتە تەنها یەک جۆر بەرهەمی هەیە بە نمونە کوردستان و عێراقی ئێمە تەنها لە بواری نەودا بۆ نمونە یعنی سەرچاوی سەرەکی داهاتی وڵات لەسەر نەبووە بۆیە ئابووری ئەم وڵاتانە یعنی ئابووریەکی با بڵێن ناسەقلەمە ئابووریکی ناسروشتیە بۆیە دانەوێت بەشێکی زۆر لە دەستی کار لە هێزی کار لە قووەتی کار لە ناو کۆمەڵێک لە ناو دام و دەستگایەکە لە شوێنێکدا بەکاربێن یا سەرفی بکەن کەوا نەکاتە ئەو توانای کە ئەو کەسە هەیەی بە نمونە دامەزاندنی ژمارەی زۆر لە فەرمانبەر لە ناو دام و دەستگاکانی هەرێمی کوردستاندا کە ئەوە یەکێکە لە هۆکارەکان کە بۆتە هۆی با بڵێن بەفیڕۆدانی بەشێک لە سەرۆد و سامانی گشتی تازەترین ئامان لەسەر ئەمە ئەوەیە کە هەر بە نمونە ئەڵێ لە 5 کەس 4 کەس لە ناو دام و دەستگاکان بەتاڵن کە ئەمە کاریگەرێکی خراپی لەسەر داهاتی وڵات دروست کردە جۆرێکی تر لە بێکاریمان هەیە پێ دەوتێ بێکاری با بڵێن ئاشکرا ئەم جۆرە بێکاریان بریتە چەند جۆرێکی هەیە بێکاری ئاشکرا بۆ نمونە بێکاری وەرزی بێکاری وەرزی ئەوەیە بۆ نمونە کەسێک بۆ نمونە لەگەڵ گۆڕینی مەوسیمە ئیتر توانای کاری نامێنێ بۆچی چونکە کۆتایی بەکارەکەی یا جۆری تر لە جۆرەکانی تری بێکاری شارا بریتێ لە بێکاری نەگونجان کەسێک بێت شوێن کاردا دەگەڕێ حەزی لە کارە بەڵام کاری دەست ناکەوێت یا ئەو جۆرەکارە لەگەڵ سروشتی ئەو کەسە لەگەڵ کەسایەتی ئەو کەسە لەگەڵ تەمەنی ئەو کەسە ناگونجێت جۆری تر لە جۆرەکانی بێکاری ئاشکرا بریتێ لە بێکاری تەکنۆلۆژیاواتە تەکنۆلۆژیا تەنگ بە کەسەکە هەڵدەچنێ
وا لێ دەکات کە نەتوانێ مەسەلەن کاری دەستکەیەوە هەرچەندە بە شوێن کاردا دەگەڕێ بەڵام کاری دەست ناکەێت یا زۆر جار مەسەلەن پیشەسازی یا تەکنۆلۆژیا شوێنی چەند کەسێک دەکرێتەوە مەسەلەن ئامێرە دەتوانێت شوێنی چەند کەسێک بکات. باشە لێکەوتەکانی نەبوونی ینی کار یاخود بێکاری چییە؟ هەم لەسەر تاک هەم لەسەر کۆمەلگا ئەمە چەندێک دەبێتە هۆی دواکەوتنی کۆمەلگاکان ینی دەبین ئەوی لە هەرێمی کوردستان هەیە بە نمونە لای خۆمان ئەو هەلیکارانەیە کە هەیەتان ئەگەر لەلایەن کردە ئەهلەکانی شەو بێت تەنها لە سنتەری شارەکانە زۆرێک لە شوێنەکانی تر ناوچەکانی تر کە دوورترن تەنانەت کردی ئەهلەکانیش یعنی لەوێ هەلیکار ناڕەخسەن بۆ کارمەندان تاوەکو بتوان کارێکی تێدا بکەن ئەمە نابێتە هۆی دواکەوتنی گەشەی وڵات و ئەوەی کە دەبینین هەچ کەسێک لێرە پسپۆرێکی هەیە دەچێت لە دەروی وڵات خزمەتی پێ دەکات. پسپۆڕەکان لە کوردستانە بەداخەوە لە شوێنی خۆی بەکار ناهێنرێت لەبەر بارودۆخی ئەو بارودۆخە سیاسی کە هەموو کایەکانی گرتووەتە بە هەمان شێوە کایی بێکاریشی گرتووەتەوە وەکو ئاماژەمان پێکرد ئێمە لە کوردستانە سەرۆت و سامانێکی باش هەیە سەرمایەکی زۆر هەیە ئێمە هەزاران خەڵکوانەیە کە داهات و سەرۆت و سامانەکانەوە لە مەسەرن لە ملیۆنە دلارەوە بۆ 100 میلیارد دلار دەست پێکە بەڵام ناتوانن ئەو سەرۆت و سامانەی هەیەە بیخەنەگەر ئەگەر بکرایە بۆ نمونە لە سەدا تەنها لە سەدایەکی ئەم سامانە لە وڵاتی ئێمە بخایەتە گەر ئەوە ڕێژەی بێکاری بە شێوەیەکی بەرچاو نەهێش بەڵام سیرەکەی مەسەلەن ئەگەر سەرمایەدارێک ئەگەر بەرهێنێک بوێ سەرمایەکەی خۆی بخاتە گەر یعنی دەستی دەگیرێ ڕێ لێ دەگیرێ توانای نابێ بەداخەوە ینی ڕێژەی بێکاری گەشتۆتە ئاسێ کاتێکەوە دەستگایە کۆمپانیایەک مارکێتێک لە شوێنی کارەکەی هەلی کار دەرەخسێنێت مەسەلەن کە داوای دوو کەس دەکات چەند کەسێک مەسەلەن ڕەنگە 1000 کەس زیاتر کۆمەڵە خەڵکێک مەسەلەن سیڤی خۆی تەقدیم دەکات کەواتە ئەوە بارودۆخەیە کە باڵین بارودۆخە سیاسەکە وای کردووە کە هەلی کار و باشی دەست نەکەوە ئاساوارەکانی بە شێوەیەکی خراپ دەرکەون لەسەر تاگۆک ئاماژەمان پێکرد ئاساواری کەسی لەسەر تاک بەجێ ئێڵەیە کە کاریگەری لەسەر دەرونی کەسەکە لەسەر شۆژانی کەسەکە لەسەر بێهێزی بێتوانەی کەسەکە نیشان دەداوە دواتر کاریگەری لەسەر ئەم حاڵەتە بارگەیە بە حاڵەتە کۆمەڵایەتیەکەەوە کە کێشە و حاڵەتەکانی تاوان و ڕێژەی جیابوونەوە و کەمبوونەوە و ڕێژەی زەواج ئەوە زیادەکە لە هەمووی خراپتر ئاسەواری ئابووری بەدای خۆیدا جێدێڵێ کە بریتە لە ئەوەی ئێمە ئازانین کار یەکێکە لە سەرەکیترین بنەماکانی بەرهەمێنان یعنی کار بزوێنەری ئابووریە یەکێکە لە بنەماکانی بەرهێمنان کە چۆن ئەڵین کار زەوی سەرمایە ڕاخستن کە ئەم هێزە لە کار دەکەوە توانای کاری نابێت کەواتە ئێمە بەشێک لە توانای بەرهەمهێنانی خۆمان لەدەستین ئەمە لەلایەک لایەکی کەشەوە کە ئەم هێزە توانای کاری نەبوو بەشێکی ئەساسی کۆمەڵگەیە خواست کەمی بێتەوە عادەتەن کە خواست لە بازار کەمی بێتەوە کاریگەری لەسەر چێ بێت لەسەر بازار بێ واتەکە مامەڵی بازرگانیەکان تا ڕادەیەک دەوەستن بەشێک لە پیشەکان دەوەستن و با بڵێن دواتر کاریگەری لەسەر گەشەی ئابووری وڵات دەبێت. مامۆستا ئێماد بەڕێز وەکو پسپۆڕێکی واری ئابووری وەکو هاونیشتیمانیەک کە لەم کوردستانەیە ئاژیت ئەمێ وەکو پسپۆڕێکی ئابووری ینی ڕێی خۆدیان شیکردنەوەی خۆت بۆ بابەتێک زۆر جار کۆمەڵێک دەرفەتی کار هەیە بەڵام موچەکەی کەمە ئەوانەی لە کەرتی گشتی لە کەرتی حکومی کار دەکەن بۆ ئەوان ئاسانترە ئەو کارە وەربگرن لەبەرەوەی لە پاڵیان موچەی دووەمیان هەیە یەکەمیانیان بێتە دوو ئیش بۆیان ئەمەش گرفتی دروست کرد بۆ ئەوانەی کە ڕێژەیەکی زۆر ئیشیان دەست ناکەوێ ڕازیش نەبن بۆ موچەکەمە لێرەیە بێکاریەکە تۆزی قوڵترە بێتەوە ڕێژەیەکی زۆر ئەبێتە دوو ئیش هەنێکیشان ئیشیان دەست ناکەوێت هەڵسەنگاندنی تۆیان ئەم گرفتە چۆن هەڵەسەنگێنی ئێمە لە یەک هۆکار زیاترمانە بوو پێشتباسی هۆکارە ناوخۆی دەرەکیەکانمان کرد کە کاریگەری هەیە ئەوە ژیچێکە لە هۆکارە لاوەکیەکان کە بەڕێزت ئاماژت پێدابوون منە کەسێک کارێکی باشی هەیە و توانا و داهات و دەرامەتێکی باشی هەیە بەڵام تمۆحی کەسەکە مەسەلەن جیاوازترە لە خەڵکی کە ڕەنگە ئەو کەسە تاقەیەکی زیاتری پێبێ وا دەکا بە شوێن کارێکی ترا بگەڕێ و کاری تری دەستکەوێ بێگومان ئەوەیش کاریگەری لەسەر کەمبوونەوەی با بڵێن ئەو ڕێژا بێەوە ئەبێتە هۆی بارقوسێکی زیاتر بەسەر خەڵکەوە و ڕێژەی بێکاریەکە زیاترەکە بەداخەوە پێویست بوو ینی ڕاستە خەڵک تمۆحیە بەڵام پێویستە ئەوە بە یاسا لایەن حکوومەتەوە ڕێک بخرێ ئەو کەسانەی کە توانا و داهاتێکی باشیانەیە یا بە نمونە لە کەرتی تایبەتی یا لە کەرتی گشتی یا لە هەر جێگەیەکی تر کار دەکا بە یاسا ڕێگەی لێ بژیرێ بۆ ئەوەی مەسەلەن ئەو دەرفەتی کارە هەیە بڕەخسێ بۆ کەسێکی تر و بۆ گەنجێکی تر.
کە باز لە دەرفەتی کار دەکەین ئێستا زۆر ناهاوسەنگێکی زۆر ئەبینین لەوەی کە ڕەگەزی نێرمان هەیە لەگەڵ ڕەگەزی مێ لەوەی کە کەسانی ناوخۆمان هەیە لەگەڵ کەسانی بیانیە ئەمانە تا چەندێک گرفت دروست دەکەن لە بەدەستهێنانی کارە لە بوونی ناهاوسەنگی لە بازار و لە فرۆشتن و لە پێشکەوتن و تەنانەت لە نەبوونی هەلی کار بۆ گەنجاندا هۆکاری ئەم جیاوازیانە بۆچی دەگەڕێتەوە؟ بڵێ جیاوازیەکی زۆر هەیە عادەتەن ئەو جیاوازیە بۆ دابوونەریت و کولتور و تێڕوانینی خەڵک و ڕەنگە زۆر جار بۆ توانە و تاقی کەسەکان و ئەمانە هەمووی هۆکارە کە جیاوازیەکی زۆر لە نێوان هەردوو ڕەگەزەکە ئەکرێ بە تایبەتی زیاتر لایەنی با بڵێن ڕەگەزی مێ لەو بابەتا فەرامۆش ئەکرێ بەڵام پێشەوە من پێم خۆش بوو لە ڕێگەی ئامارێکەوە ئەو حاڵەتە بخەمە ڕوو ئێمە کۆمەڵی ئامارمان لە بەردەستە کە ئامارەکان هیچ ساڵی 1992 تاکو یەکی حوزەیرانی ساڵی ئەم ساڵە پێشەوە ژمارەی دانیشتوانی عێراق 40 میلیۆن و 150,000 کەسێکی تێپەڕاندووە. تازەترین ئامار لەسەر ئەم بابەتە ڕێکخراوی کاری نێودەوڵەتی ئەنجامی داوە وەکوتم لە مانگی شەشی ئەم ساڵ ئەنجامی داوە ڕێژەی بێکاری بەداخەوە بە ڕێژەیەکی زۆر خێرا و تەساعودی هەڵەکشێ بەرەسەرەوە دەڕوات ڕێژەی بێکاری لە عێراقدا لە هەموو پارێزیەکان ڕێژەی 116 تێپەڕاندووە و ڕێژەی بێکاری لە با بڵێن هەرێمی کوردستان بە 2 پلە لەو زیاترە بەداخەوە کە ڕێژەی لە 118ەیە و جیاوازیشی کردووە لە نێوان ڕێژەی بێکاری لە نێوان پارێزیەکانی کوردستانەوە بە نمونە پارێزگای سلێمانی کەمترین ڕێژەی بێکاری تێدایە کە ڕێژەی لە 11.9ە و زۆرترین ئەم ڕێژەیە لە شاری دووهەکە کە بە ڕێژەی لە 24.6 و دوای ئەوەش پارێزگای هەولێرە کە بە ڕێژەی لە 17.6. ئەم ڕێژانە ڕێژەی زۆر بەرز و زۆر خێرانوە لە ئەمەش بابین باسی ئەوەشمان بۆ دەکات دەڵێ ڕێژەی ئەو کەسانی کەوا گەنجن بۆ نمونە تەمەنیان لە نێوان مەسەلەن 18 بۆ 30 ساڵدایە لە ناو نێرە ڕێژەکە لە نێوان لە 120 بۆ 25 واتەمە ڕێژەیەکی زۆرە بۆ کەسانی کە توانایکی باشیان هەیە و زۆر ئەکتیڤن لە کۆمەلگاوە تەمەنێکی گەنجی لاویان هەیە ڕەگەزی نێرن مەسەلەن 20 بۆ 25 و لە نێو ئافرەتانیشدا بۆ هەمان حاڵەت ڕێژەکە زۆر مەترسیدارە بەداخەوە وەک وەڵامێک بۆ پرسیارەکەی بەڕێستان کە ڕێژەی لە 130 تێپەڕاندووە کە ئەمە ڕێژەیەکی ئێجگار مەترسیدارە لە ناو ئافرەتان و با بڵێن بۆ ڕەگەزی مێوە بە تایبەتی ئەوانشی کەوا چینی خوێنەوارن ڕێژەیەکی ئێجگار بەرزە. بەڵام لە ساڵەکانی پێشوە بە نمونە لە ساڵی 92 تاوەکو ساڵی 2016 ئێمە چوار ئامارمان لەبەردەستە ئەم ئامارانە یعنی سەرڕایەوەی کە دۆخی عێراق لە دۆخێکی زۆر خراپ و زۆر مەترسیدارە بووە بابن لە ڕووی سیاسی و لە ڕووی ئابوووریە بەڵام ئامارەکان ناگەنە نیوەی ئامارەی کە ئێستا ئاماژەمان پێکرد ڕێژەی بێکاری لە هەرێمی کوردستان بە ڕێژەی لە 118 بێ و لە عێراقیش بە ڕێژەی لە 116 بێ. لە ساڵی 1992 ئاماری بێکاری لە عێراقدا لە هەموو پارێزگاکان وەرگیراوە لە 108.9 و لە ساڵی 2000 وەرگیراوە لە 9.6 و لە ساڵی 2010 وەرگیراوە لە 108.37 تا دیسانە جاری کە دابۆزیەوە بەداخەوە لە ساڵی 2011 بەداواییتر ڕێژەکان دیسانەوە زیای کرد تاوەکو لە ساڵی 2016 ڕێژەی لە 113.73 تێپەڕاندووە کەواتە ئەم ڕێژانە پێمان ئەڵێ بە شێوەیەکی تەساعودی زۆر خێرا ڕێژەی بێکاری لە عێراق بەگشتیوە لە هەرێمی کوردستان زیادی کردووە بێگومان هۆکارەکانیشی زۆر دیار و معلومە و بە تایبەتیتر لە سەرەتای ساڵی 2014 ئەم ڕێژەیە بە خێرایی لە هەرێمی کوردستان زیادی کرد چونکە حکوومەتی هەرێمی کوردستان کاتێکەوە ئابری سربەخۆی ڕاگەیان ئیتر لەو کاتە وردە باڵین بەشێک لە پرۆژەکان وەسان هەر لەو کاتەوە کە پرۆژەکان وەسان ئیتر پارێکی کەمتر خرایە بازارەوە و بەشێکی زۆر لە کرێکارەکان بە تایبەتی لە کەرتی گشتیە بەرەو ماڵەوە ڕۆشتنەوە و موچەی فەرمانبەران دواکە و جوڵەی بازار هەموو ئەمانە کاریگەری هەبوو لە هەمویان خراپتر بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستان گۆڕینەوەی بەهای دیناری عێراقی بەرامبەر دۆلاری ئەمریکی بوو وەک ئەوەی پێشبینی کرابوو کە نەتەوەیە گرتوەکان و سندوقی دراوی نێودەوڵەتیش پێشبینی کردبوو کە ڕێژەی هەژاری لە عێراق و لە هەرێمی کوردستان بە ڕێژەیەکی زۆر خێرا و زۆر تەساعودی بەرز دەبێتەوە ڕێژەی هەژاری پێش گۆڕینی بەهای دیناری عێراقی بەرامبەر دۆلاری ئەمریکی لە مانگی 2 ساڵی 2021دا ڕێژەی با بڵێن 2,700,000 کەس بووە. پێشبینی نەتەوەیە گرتوەکان و سندوقی دراوی نێودەوڵەتی ئەو بۆ کە ڕێژەکە 2 زیاد دەکات بەداخەوە زیادی کردو کارەکەش بۆ دەگەڕێتەوە کە کاتێ بەهای ئەم دۆلار و ئەم دینارە گۆڕانکاری بەسەریات توانای کڕینی خەڵک واتە خواستی خەڵک بۆ
کڕینی شمەک و خزمەت گوزارەکان کەمە بێتەوە کاتێک کە کەمە بێتەوە قەڵکێکی کەمتر ڕوو لە بازارەکە کە ڕووی لە بازار نەکرد بەهۆی کەمی داهاتەوە کەواتە کاریگەری لەسەر مامەڵە بازرگانیەکان دەبێت کەمترین مامەڵەی بازرگانی کڕین و فرۆشتن دەکرێت کە کەمترین کرا ئەو کاتە بەشێکی زۆر لەوانەی کە دەستی کارن و لە ناو بازاردان و کار دەکەن بە ناچاری کارەکانیان بەجێ دەهێڵن و دەگەڕێنەوە ماڵەوە. مامۆستا ئیماد بابەتێکێ ینی لەگەڵ حرمەت بۆ بەڕێزت ینی بۆ بینەرانیش تۆزێک ڕەخنەگرانی ئەم بوارە تۆوەکو تەنزێکیشی لێ هاتووە ئەویش یاساکانی وەرگرتن یاخود پێدانی دەرفەتی کار بە هاونیشتیمانیان باس لەوە دەکەن ینی بۆ پیشەیەکی سادە لە هەرێمی کوردستان کە ڕەنگە پێویستە زمانی کوردی بزانی بە باشی یاخود جستەیەکی تاو و توانایەکی باش دەبێ مەرجی زۆر زۆر قورسێ 5 زمانی بیانی بزانی شارەزایەکی بواری کۆمپیوتەربی 5 ساڵ خزمەتت هەبێ تەنانەت هەندێک بەخۆشیە وڵێ نەبێ وێنەیەکی سێلفیش لەگەڵ ناپلیۆن پۆلاپارتە بەیان هێشتی سێر ئەمانە بە پێی بنەماکانی زانستی ئابووری ینی ئەمە ئەیەوێ ئیشەکە نەدەن یاخود قورسکردنی دەرفەتی کارە لەسەر هاونیشتیمانیان. ئەو پەیوەندی بە زیاتر پەیوەندی بە دەرکردنی یاسا و ڕێسایەکی تایبەتی و لە ساڵی 1970 یاسای دەرکراوە سەبارەت بە با بڵێن مافی بەکاربەر یا مافی کرێکار هەموو ماف و ئەرکانی دیاری کراوە و ئەم یاسایە دیسانەوە پێویستی بە دەستکاریکردن پێویستە دەستکاری بکرێتەوە بگۆڕێتەوە لەلایەکەوە بۆ ئەوی ئیتر مافی با بڵین کرێکار پارێزراوی بەداخەو لە کوردستانە مافی کرێکار پارێزراو نیە دنیا سوکاتی بۆ کرێوەک ئەو نمونەی کە ئاماژەت پێدا بۆیە پێویستە ینی زۆر بە خێرایی بەوا بچێتەوە ئەمە لەلایەک لەلای کەش بێمنەتی کەرتی تایبەتە ینی بێمنەتی کەرتی تایبەتە لە بەرامبەر ئەو ژمارە زۆرەی کە عەرز دەکرێت لە هێزی کار ئێمە زانی هێزی کار لە کوردستان ڕێژێکی زۆری تێپەڕاندەوە من نمونەی ئەوەم بۆ هێنایەتەوەتم لە هەرێمی کوردستان تەنها ینی ئاگامان لەوە بێت تەنها لە بێکاری ئاشکرا ڕێژی لە 18 تێپەڕاندووە ئەمە هیچ حسابێک هیچ داتایەک ینی بۆ بێکاری شاراوە نەخراوەتە ڕوو لە کاتێکدا کۆمەڵی ئامار و داتای با بڵین نافەرمی هەیە ئاماژە بۆ کە لە بێکاری شاراوە ڕێژەی لە 5 کەس 4 کەسی بەتاڵە لە 3 گەنجدوانی بەتاڵە کەواتە کەتی تایبەت زۆر دڵنیاوە زۆر بەباشی ئەوە دەزانێت کە هێزی کار هێندە زۆر عەرزکراوە خراوەتە ڕوو ئەم بێمنەتە هێشتا خەڵکێک ینی ناچارە بەوەی کە مەسەلەن مانگانە بە 300,000 200,000 کەمتر یعنی بڕات بە شوێن کار دابگرێت تەنها لەبەر خاتی ئەوەی لە حاڵەتە نەفسیەکە دوورکەوێتەوە ڕوو لە بازار بکات و مەسەلەن بڕاتە سەرکارێت تاوەکو و جارێکە لە ڕێگەیەوە دەرفەتی کارێکی تری بۆ دەڕەخزێ ینی تەنها هۆکارەکەمێ وەکوتمان یاسایەکی ڕوو نییە و لەلایەک لەلای کەش دەگرێتەوە بۆ عەرز زیادەی کە لە هێزی کاراکرێ ینی سەری مەسەلەن وڵاتانی ترکە ئێستا ئەمریکا بە ڕێژەی تەنها لە 6 با بڵێن ژماری دانیشتوان لە ناو دامودەزیەکانی حکومەتی ئەمریکی لە 94 لە کەرتی تایبەتیا کارەکە بەڵام کەرتی تایبەتی لە وڵاتە ینی پارێزراوە ینی چاودێریکی باشی لەسەرە بە یاسا مەسەلەن هەموو ماف و ئەرکەکانیان پارێزراوە مەسەلەن عەرزی کارێکی باشەیە سندیکای کرێکاران لەو شوێنانە ئەکتیڤە حکومەت خۆی چاودێری دۆخەکەکە بەڵام لێرە نە حکومەت چاودێریەکە نە یاسایکی مەسەلەن ئەو تویش هەیە نە دەستگای جێبەجێکردن مەسەلەن ئەو قووەتەی هەیە نە ڕێکخراوەکانی NGO و کاریگەریان هەیە کەواتە کۆمەڵی هۆکار هەیە کە مەسەلەن وا بکات کە کرێکار بەو حاڵیشەوە ینی ڕازی بێ بەوەی کە ماگانە 250,000 ینی بڕەپارێک ناکاتە یەک لەسەر چواری دابینکردنی ژیان و گوزەرانی ئەو کەسە. بەڵام سایمەت پێت باشە لە داهاتوودا چی بکرێ بۆ باشترکردنی دۆخی هاونیشتیمانیان لە دەستکەوتنی کاروە لە ڕەخساندن و دامەزراندن و ئەو بابەتانی کە هەیە و پێویستە بەڕاستی زۆر باش لەم ڕۆژەدا ئەو هەلی بۆ بڕەخساندرێت. چارەسەریەکان وەکوتمان بە پێی جۆرەکان دەگۆڕێ ئێمە وەکوتان یەکێک لە کێشە هەرە گەورەکانی وڵاتی ئێمە دروستبوونی بێکاری شارەوەی ئەو وڵاتانی کە تاک سەرچاوان وەک نەوت یعنی داهاتیشی مفتیان دەست دەکەوێت لە ڕێگەی با بڵێن وەبەرهێنانی ئەوە دەیخەنە گەڕ ینی وەبەرهێنانی بەتوانا و دەیخەنە گەڕ کە دامەزاندی ژمارێکی زۆر فەرمانبەرە لە ناو دامەودەستگاکانی حکومەتدا بۆ چارەسەری بێکاری شارەوە کە ئەساسیانەوە ئێمە گیرۆدەی بوون پێویستە حکومەتی هەرێمی کوردستان بە خێرایی بە دابەشکردنی میلاکا بچێتەوە یعنی دیسانە تەنزیمی میلا بکاتەوە بۆ بە نمونە تۆ جاری وایە سەردانی فەرمانگەی دەکەی دەڕۆیتە ناو فەرمانکە لە ناو هۆبەیە کە 8 فەرمانبەر تا 10 فەرمانبەری تایە تێبینی ئەەکەی مەسەلەن کاری ئەو هۆبەیە ئەو فەرمانگەیە بە 2 فەرمانبەر دەڕوا کەواتە 6 زیاوەیە
لە لای کەش لە جێگەیشکە دەڕۆیتە جێگەیەک مەسەلەن قەرەباڵغێکی زۆر دروستە بێت مەسەلەن ئیشەکەت لەبەر ناڕوا پرسیارێکی ئەڵێن فەرمانبەرێکی لە یا کەسێکی لە یا کەسەکە مەسەلەن هەرەوە نەکاری لەبەرڕوا کەواتە پێویستە پێش هەموو شتێک لیژنەیەکی ئەکادیمی پسپۆر بێلایەن دروست بێ بە خێرایی تەنزیمی میلاک لە ناو هەموو دامودەستگەکانی حکوومەتە بکرێتەوە و شوێنانی کەوا میلاکیان زیادە سەرڕێژی هەیە بگوازرێتەوە بۆ شوێنانەی کەوا میلاکیانەیە ئەمە بەڕاستی ئەمە پێویستە چارەسەر بکرێت چارەسەری بێکاری ئاشکراش ئەمیش با بڵێن بە چەند شێوازێک دەکرێت یەکەم حکوومەتی هەرێمی کوردستان بە خێرای بی لەو کاتەوە کە پلانی کشتتوکاڵی هەبێت واهانی جودارەکان دابگەڕێنەوە سەرکارەکانی خۆیان باولێن بگەڕێنەوە گوندەکان بۆی گوندەکان ئاوادام بکەنەوە هەم ینی ئەو کرێکارانە کارێکیان دەست دەکەوە هەم بەرهەمیشان دەبێەوە ئەو بارگرانیش کە لەسەر شارەکان دروست بوو ئەوە نامێنێت لە لای کەشەوە پێویستە حکومەت هانی پیشەسازی بدات بە تایبەتی بەشێک لەو باڵێن بانگێشتی بەشێکی زۆر لەو پیشەسازیە ئەوروپی و ئەژنەبیانە بکە بە تایبەتی ئەوانەی کە خاوەن شەریکەی گەورە و براندن بیانهێنێتە کوردستان بە تایبەتی لە بواری ئۆتۆمبیل و بوارەکانی تردا بۆ ئەوەی لە ڕێگەیەوە دەرفەتی کار بۆ هاوڵاتیان بڕخسێن لای کەشەوە پێویستە گرنگجێکی زیاتر بەداخەوە بە زانکۆ و پەیمانگاکان بدێ ئێمە نەیشارینەوە ینی هەر قسەمان لەسەر حکومەت نەبێت زانکۆ و پەیمانگاکانیش لە ئاستێکی با بڵێن زۆر ئەکتیڤانین لە ئەو چاوەڕوانینی کە خەڵک لیان دەکاواتە توانای و بەرهێنانی سەرمایی هیزری مرۆڤ لە کوردستاندا بەڕاستی لە ئاستێکی زۆر لاوازدایە ئەو کەسانەی کەوا دەخێنە بازارەوە لە ڕێی زانکۆ و پەیمانگاکانەوە ینی توانیان لەو ئاستانیە کە لە چاو تموحی خەڵکاوێ و گرنگی زیاتر بە خوێندنی پیشەیەکان بدرێت لە کوردستانە خوێندە پیشەیەکان ئەویش فەرامۆش کرا و کەسانی کە دەڕۆنەوە جێگەتەنە هەڵ دەدەن شادەیەک وەرە بگرن و بێنە دەرەوە دواتر لەو سەرەوە باڵێن ئامانجێکی ئەوتۆ نابێگەن و هەڵ بدێ مەسەلەن ڕێگا خۆش بکرێتەوە پسپۆڕیەکان لە ناخوا زیاتر بکرێت ئێمە کەمتر اعتیماد بکەنە سەر کرێکاری بیانی لە کوردستان بە هەزاران بەدەیان هەزار کرێکاری بیانیمان هەیە لە کاتێکدا ئێمە ڕەنگە بتوانین لە کاتی کەم لە ڕێی زانکۆ و پەیمانگەکانەوە ئەو جۆرە پسپۆڕیانە پەیدا بکەین بە نمونەی سامانە سروشتیەکان وەزارەتی نەوتمان هێناوە زیاتر لە 4500 پسپۆڕی لە کرێکا لە فەرمانبەر لە ئەندازیار لە هەموو بوارەکان لە دەرەوە لە ئەمریکا ئەوروپا وڵاتانی ئەژنەبی وڵاتە عەرەبیەکان و هاتوو لە وڵاتی ئێمە ئیش دەکا مەسەلەن ئەگەر پلانێکی تۆکمە و ڕێک و پێکەوێت دەتوانێت بە خێرایی چارەسەری ئەمە بکە لە هەمووی گرنگتر دەرکردنی یاسایەکە بۆ پاراستنی مافی کرێکار لە کوردستانە چۆن ئەرکەکەی دیارەکە پێویستە مافەکەشی دیاری بکە بۆی وەک لە پرسیاری پێشوا وەڵاماندایەوە ینی چۆن کرێکار ڕزیل نەکرێت سوکایەتی بە کرێکار و بەدەستی کار نەکرێت لە وڵاتی ئێمەدا. بەڵێ زۆر سپاس دەکەین مامۆستا عیماد محەممەد شارەزای ئابووری سپاس بۆ کاتی بێمت بەخشی لە هەڵەبجەوە لەگەڵماندا بوو ئەزیزان ئێستاش دەچینە لای سرودێکی ئاینی غلامی دارگاهی تو قربانی حضراتی تو اسیری خاچی ری تو روحم لردانا و سارم لردانا ای غم بابر و شادی بی شادی غم آزادی بی گرشالت فی هانی بی تانام لشاهیدا و تانام لشاهیدا دڵم کردانی ثاری ئایا قیمە ئەسحافی ڕۆت بە ئیعجازی دوعا بڕۆت ساقی دڵم شکاوە
ساقي دغم شكاوى رسول الله أري رحمة للعالمين أي رسول الله أري رحمة للعالمين مرحبا صد مرحبا أي مهبطي روح الأمين مرحبا صد مرحبا أي مهبطي روح الأمين دينك يتو وغير برهاتو قلاي ظلمي رخان دينك يتو وغير برهاتو قلاي ظلمي رخان يا ورانت بون بما مستوق تبخاني جيان يا ورانت بون بما مستوق تبخاني جيان أي رسول الله أي رحمة للعالمين أي رسول الله أي رحمة للعالمين مرحبا صد مرحبا أي ما بطي روح الأمين مرحبا صد مرحبا أي ما بطي روح الأمين والضحى وصفي جمالي يا أي خير البشر والضحى وصفي جمالي يا أي خير البشر نرجزي تاوي الدليل يعني ما زاغ البصر نرجزي تاوي الدليل يعني ما زاغ البصر أي رسول الله أي رحمة للعالمين أي رسول الله أي رحمة للعالمين مرحبا صد مرحبا أي ما بطي روح الأمين مرحبا صد مرحبا أي ما بطي روح الأمين أي فداي أو خاك بمياراني توي بدا أسون أي فداي أو خاك بمياراني توي بدا أسون جان فداي صديق فاروق علي عثماني تون جان فداي صديق فاروق علي عثماني توم أي رسول الله أي رحمة للعالمين أي رسول الله أي رحمة للعالمين مرحبا صد مرحبا أي ما بقي روح الأمين مرحبا صد مرحبا أي ما بقي روح الأمين بەڵایزان دەچینە پارێزگای دۆک و لەوێ پێشانگای دۆکی گەشتیاری هەیە هاوکارانمان ڤیتێکیان بۆ ئامادە کردوین بینەری دەبین.
ماک دستگاه گشتی پاراستنالای کردستان ابرو بجداری و پیشنگاه گشت و گذاری دو که بوین و با سالات دوی همجه بجدار بوین به میجو آلای کردستانه سر دم کوای آسنگر و که آلای افسانه‌ای تا گهیته هرما کردستانه به 15 آلای دیروکین کردستان و شورشن کردان بجداری و پیشنگاه بود با 700 سال بری زاینه و یه افسانه‌ای جی کوای آسنگره تا با دیاره به جوج بری 2700 سال تا که آلا همی اف آلا دفمت پاراستینه و جد باری پیکری یعنی مصدر باری پیکری دست مکدینه تا نگجی من دو جاران نمایش کردن هدو فستیوال من نمایش کردم اما جهه که وی ابر مش داری دی فستیوال داکری ما جه خوی هی معمل جرد بیشن ام نزدیکی 20 افراد انوری کارت کن و همیشه خودان شاهدانه بس با بهره الدفهین وان خودان آماده کن همی خارج کردواری نه ابراخن ترشکه بریانیه مثلا بگید هین ما کتل دو هی هر واسه کادو کیک بخسم اجری برید هنا درست کردن با هیچ گنجینه و طلبیجی گره کار سر هی ام الوری آماده خلق بخود هنا و هر واسه امجی بخلق فرد کن چند جورج میدین اینا خو حتی بگه جور شلاف شون بس مگه جور جتینن 6 7 جور پتر میدین اینا با باشه حتی بس اگه کارگه هوانه دا باش بید یه درجه 2 3 داشت با کارگه یه دیجی دال بازاری سعرکا باش بوده دارم چیت بو مارکت ها چیتن مارکت بند سر هزار از آکره میشه من دور زیباره گنده چهار بوده 7 سال باش بین یعنی تاجک باش هبی الحمدلله یعنی میش گلک باش بین 7 سال الحمدلله میجوان کردستان زور بر همه که زوره و گشت و گذار هندک سروید و ناف خود هندک سروید راستی جه دست خوشیه هگوین اصلی هل مثلا وگاوه هل 35 حتی 50 دست پیت کرد دیگه حتی 35 حتی 50 دست پیت کرد وگاوه دارد بین ورقه که بس فرق و اداری نه چوا و گاوه میشه من الچای ویرد داره دا برید مقصد ویرد داره برید به صدا فروشید میشه من تنش داوه و آن از 50 45 فروشم اف دو بچه ترا هگه اداره بشانه بیت شتکی باشی بس دو با اغلبیان فرازنی نه دزگانی نه بین دزگاه کردن دی بروجه حل کنه و کوبا بروجه حل کنه و صفات خو صفات هگوین دز داد جا هیوی دارم یعنی و گاوه کریارن ما هگوینت کردن اوه داره دا اغلبه شانه بکرن یه دوبه نکرن سەبارەت بۆ مەراسیمانەی ساز کراوە بۆ یادکردنەوەی پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێت و مانگی مەولود لە هەڵەبجەش ئاهەنگێک ساز کراوە پێکەوە بینەری ئەمەش پێشەکی بە خێراتنی کەناڵی پەیامەکەم لە کانگای دڵمەوە یاخوا بەخێر بێن سەر چاوم بۆ ئەم شوێنە پیرۆزە ئێمە ئەمڕۆ کە هاتوین بۆ ئەم شوێنە پیرۆزە کۆبینەتۆ بەهۆی یادی لەدایکبوونی پێغەمبەری نازارمان صلی الله علیه وسلم درود و سڵاو بۆ گیانی پاکی هەمیشە زیندوی ئەو پێغەمبەرە ئێمە زۆر بە خۆشحاڵیەوە هەموو ساڵێک یەن بۆ ئەم شوێنە پیرۆزە نەک ئێمەی مسلمانی کوردی کوردستان لە عێراق و لە ئێران و لە وڵاتانی ترۆ یەن دوو ڕۆژ پێش ئەوەی کە ئەم یادە بکرێت ئەوانەیە لێرە جێگە ئەگرن شوێن ئەگرن بە حەماس و بە دڵێکی خۆش و یەن پارە سەرف ئەکەن خۆیان هیلاگەکەن خواخوایانە بین لێرە یەک شوێن جێگەیان دەستکەوێت لێرە دانیشن بۆچی بۆ یادی لەدایکبوونی بۆ بەشداریکردنی یادی لەدایکبوونی پێغەمبەرجان صلی الله علیه وسلم جا ئێمەی مسلمان بە سەربەرزی بە خۆشحاڵی بە دڵێکی پڕۆ هەموو کاتێ هەموو ساڵێک ئێمە یەن بۆ ئەم شوێنە پیرۆزە و داواکارم لە خوای گەورە داواکارم لە پەروەردگاری عالەم درود و سڵاو بڕژێنێ بەسەر لاشەی پیرۆزی هەمیشە زوندی و هەروها شوێنی شوێنکەوتوانی یار و یاوەرانی پێغەمبەرجان صلی الله علیه وسلم پیرۆزبایی لە کانگای دڵمەوە ئەکەم
یەکەم لە ئێوە کە لەو شوێ هاتون بۆ ئەم شوێنە پیرۆزە و پیرۆزبایەکەم لە هەموو مسلمانانی جیهان بە تایبەتی دانیشتووی شارۆچکەی بیارە کە خۆشەویست هەروەها ئەوانەشی کە هاتوون لێرە عەزێتە کێشن خواردنیان هاوردووە خواردن دروست ئەکەن عەزێتە کێشن لەم شوێنە پیرۆزە یا ڕەبی خوا جەزایان باتەوە و داواکارم لە خوای گەورە ڕەحمەت و بەرەکەتی خۆی بڕژێنێ بەسەر ئێمەی مسلمانە بەسەر ئێمەی ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم و خوارە و هەروەها منیش کە لە کانیپانکۆ هاتوون بۆ ئێرە خۆم بە موریدی ئێرە ئەزانم خۆم بە بچووکی ئێرە ئەزانم خۆشحاڵم کە لەو شوێنەوە ئێمەین بۆ ئێرە بەشداری ئەەکەین یاخوا ئێوەش بەخێر بێن سەر و سەر چاون لە هەر شوێنەکە من محمود حاجی کاکە حەمە خەلیفە لە عەشرەتی شێخ ئیسماعیلی دانیشتووی کانیپانکە یاخوا بێ حەزێتمانە بسم الله الرحمن الرحیم بەبوونەی هاتنە دنیای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پیرۆزبایی لە تەواوی مسلمانان ئەکەین سنەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەموو ئەو ئاکار و گفتارە شیرینانەیە کە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کراوە و فەرموویەتی و بۆ ئێمەی شوێنکەوتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەجێماوە وەکو ئەفەرموێ عليكم بسنتي دەست بگرن بە سنەتی منەوە تەنانەت لە حەدیثێکە ئەفەرموێ تەرەکت فیکم شەیئین من لە دوای خۆم دوو شتم بۆ ئێوە بەجێ هێشتووە ئەگەر دەستیان پێوە بگرن هەرگیز گومڕاو سەر لێ شێواو نابن کتاب الله وسنته ئەویش بریتیە لە قورئانی پیرۆز و لە سنەتە جوانەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوای گەورە و پەروەردگار ئەفەرموێ ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما هەر کەسێک گوێڕایەڵی خوا و پێغەمبەری خوا بێ صلی الله عليه وسلم ئیتر ئەوە گەشتووە بە چڵاپۆپەی سەرکەوتن بۆیە پێویستە لەسەر ئێمەی مسلمان لە یادی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەوڵ بدەین سنەت و ئاکارە جوانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم زیندوو بکەینەوە پەرەی پێ بدەین لە دڵ و دەروونمانە بەرزی ڕابگرین کاری پێ بکەین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە شانازیەوە ئەفەرموێ إنما بعثت لأتمم مكارم الأخلاق من هاتوم بۆ ئەوەی هەرچی ڕەوشتی بەرز و پیرۆز و جوان هەیە هەر هەمووی تێر و تەواو بکەم و خەڵکی فێر بکەم ئەوانەی کە دژایەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەکەن ئەوانە دژی ڕەوشتی جوانن دژی ئاکاری بەرزن دژی ئەخلاقی بەرز و پیرۆزی ڕەسوول الله صلی الله عليه وسلم کە خوای گەورە لە حەقی ڕفتار و ئاکارە شیرینەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرموێ وإنك لعلى خلق عظيم تو ئەوەتانی لە سەروی هەرچی ئاکار و ڕەوشتی بەرز و پیرۆز و جوانەوە نەوەی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم والسلام عليكم ورحمة الله اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم بەڵێ ئازان تایبەت بە بەرز ڕاگررتنی یادی لەدایکبوونی پەیامبەری ئیسلام هەر لە سنووری پارێزگای هەڵەبجە هاوکارانمان ڤیدیۆکی تریان بۆ ئامادە کردوین بینەری دەبین. لەسەر باڵابۆشی ئێمە دەبێت هیجابەکەمان وەک تاجی سەرمان بپارێزین. ئێمە ئەمڕۆ هاتین بۆ مزگەوتی مەحوی لە بنکەی مۆردانە. ئەمڕۆ بە بۆنەی یادی محەممەد صلی الله علیه و سلم لەدایک بوونی هەموو ئافرەتەکانی ئێرە هاتوون بۆ ئەم مزگەوتە لەبەر
پێشوازیکردن لە دایکبوونی محەممەد صلی الله علیه و سلم اینجا ئێمە پرۆژەیەکمان کرد بۆ لەبەرکردنی جوزئی عامە لە هەتاکو یەکەم و تا کۆتایی من ئەمڕۆ پلەی چوارەمینم بەدەستهێنا هاوڕەکانی تریشم پرۆژەیەکی تریشمان کرد بۆ جوزئی سورەتی حجورات اینجا ئێمە هەندێک پرۆژەی تریشمان کرد لەگەڵ وتنی هەندێک شعر لەبارەی محەممەد صلی الله علیه و سلم تنها من أولادهم أمام بس يجي بس خياطنا وخاوة ئێمە لەم ڕۆژەدا کە یادی لە دایکبوونی پێغمبەر صلی الله علیه و سلم وەکو ئافرەتی وەکو مسلمانێک حەزمان کرد یادی بکەین یادی سونەتەکانی پێغمبەری خوا صلی الله علیه و سلم بکەین بۆ ئەوەی هەستاوین بەم ئاهەنگە خەمجیلانە ئاهەنگەکەشمان بە سێ بۆنەوەکەوە گێڕاوە یەکەم چەند قوتابەیەکی بەڕێزمان هەساون بە لەبەرکردنی جوزئی عامە و پاشان لەبەرکردنی سورەتی ئەحزاب و هەروەها وەکو ناڕەزایەکیش بەرامبەر ئەوەی کەوا لەچکی ئافرەتان ئەسووتێت و ئیهانەی مسلمانانەکەن پیان ئەڵێن ئێمەش مسلمانین ئێمەش ئافرەتین دیفاع لە دینەکەی خۆمانەکەین دیفاع لە سەرپۆشەکەمانەکەن کە تاجە لەلایەن خوا و پێغمبەری خوا صلی الله علیه و سلم بۆمان داگیری کراوە ئێوە کە سەرپۆش ئەسووتێنن ئیهانەی مسلمانانەکەن ئیهانەی خوشکانی مسلمانانەکەن خوشکانێکی شەیەکەوە زدی ئەوەیەکەوە ئەو سەرپۆشە کە ئێوە ئیسووتێنن ئەوان بە تاجی سەری خۆیان حسێبی ئەکەن کە لەلایەن خوای پەروەردگارەوە بە نەسی ئاەت بۆمان دیاری کراوە کە ئێمەی ئافرەتان خۆمە داپۆشین شانازی پێ ئەو بکەین محمد شافعي محشر محمد سيدي سلوان محمد شافعي محشر محمد صاحب الكوثر حبيبي أرباب محمد هیوادارم ئەو دەسەواژەی کە هەمیشە خۆمان بەکارهێنین وەکوێڵە کاڵین مەولود بۆ دینکردنەوەی سونەتەکانی پێغەمبەرمان بە درودی خوای لەسەر توانی بێتمان لە ماوەیە کە وەکو مسلمانێک خۆشی خۆمان دەربڕیوە توانی بێتمان بە شێوەیەکی دروست و توانی بێتمان بە هەمان شێوە لەسەر ڕێبازی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ و پێداچوونەوەیەک بێ بە ژیان و سونەتەکانی پای بەرزی ئەو و توانی بێتان ئەم ڕۆژ لەگەڵمانە کاتێکی باشتان بەسەر بێ ئەم بەم شێوازە بڕگە بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن هیوادارین جێی ڕەزامەندی ئێوەی عزیز و خۆشەویست ببێت تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ خواتان لەگەڵ دەست خۆش